بەڕێزان لەرکیان سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر لە پایتەختی کوردستانە بەدیدارتان شاد دەبمەوە. گفتوگویم شەومان بابەتێکی هەنووکەیی گەرم و گوڕە پەیوەندی بە هەلومەرجی دارایی عێراقەوەیە. ئەم باسا ئێستا باسێکی زۆر گەرمە لە ناو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دەسەڵاتی یاسادانان و هاوکات دەسەڵاتی جێبەجێکردن. پرسەکەش بینەرانی بەڕێز حەزەکەم هەمووتان بیزان بە تایبەتی پەرلەمانتارانی کورد حەقا بە چاوی سەرنج گوێ بگرن، چونکە میوانەکانم خەڵکانی بە ئەزمون و دانان و زانیاری ورد و باشیان هەیە لەسەر پرسەکە. مەسەلەکەشەوەیە پرۆژە یاسایەک بە ناوی پرۆژە یاسای پاڵپشتی بە پەلەی ئاسایشی خۆراک لە ئەنجومەنی وەزیرانەوە نێردراوەتە پەرلەمانی عێراق. دوو خوێندنەوەی بۆ کراوە، 5 وەزیری تایبەتمەند بانگێش کراوە و سبەینێش دیسان دانیشتنی لەسەرەکرێ. پرۆژە یاساکە خۆی بە ناوی یاسای پاڵپشتی بە پەلەی ئاسایشی خۆراکە. بەڵام کاتێک کە پرۆژە یاساکەم خوێندەوە جگە لە چەند بڕگەیەکی کەم نەبێ، ئەلحەق هیچ پەیوەندیەکی بە ئاسایشی خۆراکەوە نییە. مشتومڕێکی زۆری دروست کردووە. کۆمەڵێ لە ناوە دیارەکانی ناو پەرلەمانی عێراق لەگەڵی نین، وەکو ئەحمەد ڕوبەیعی ئەندامی لیژنەی دارایی ئەڵێ دەرفەتێکە بۆ گەندەڵی، وەکو محەممەد شەیاع سوودانی کە پێشتر لە چەند کابینەیەکە وەزیر بووە. بەڕاستی کۆمەڵە سەرنج و تێبینی هەیە، ڕەنگە میوانەکانی شمۆ سەرنج و تێبینیانیان هەبێ. قسەکانی کاک ئەحمەد ڕوبەیعیش ناگەڕمەوە لە بەرەی خۆشی لە بەغداوە لەگەڵم میوانە بێ. بە کورتێکەی ئەوترێ عێراق خۆی غەرقی گەندەڵیە. ئەم پرۆژە یاسایەش جارێکی تر دەسەڵات ئەدا بە دەسەڵاتی تەنفیزی بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان 25 تریلیۆن دینار سەرف بکات و سەلاحێتەدا بە وەزیر 10 تریلیۆنی تریش قەرز بکات و بێجگەلەوە ئەم پارێز زیاتری شەبێ کاتێ لە هەندێک بڕگەی پرۆژە یاساکەدا ئەچیتە وردەکاریەوە. بە کورتیەکەی دوو ئەوەندەی بودجەی ئوردن بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان لەم پرۆژە یاسایەدا دەسەڵاتەدا بە حکوومەتی عێراقی لە مەژ مەترسیدارتر ئەوەی کە پەیوەندی بە ئێمەی کوردەوە هەیە. ئەمە پەیوەندی بە محافەزەکانی عێراقەوە، واتە ئەم پارەیە بۆ محافەزەکانی عێراقا هیچ پەیوەندیەکی بە هەرێمی کوردستانەوە نییە. چۆن ئێستا هەموو ئایە و مایە و بودجەکەی کوردستان شەڕەکەی کورد لە بەغدا لە شەڕی سیاسی و داراییەوە، هەرچەندە یەکێک لە میوانەکانم قسێکی منطقیە زۆرجار دکتۆر فازل کە ئێستا میوان ماڵێ بەشێکی زۆری شەڕەکانی کورد لە بەغدا حەقە ڕەهەندە سیاسیەکەی لەبەر چاو نەگرین، چونکە جەوهەری مەسەلەکە شەڕی داراییە. چۆن پارەی کورد لە هەموو حەقەکانی واتۆتە سەر 200 ملیار کە نازانم پێشینەکەی چییە، بەپێی چی یاسایەکە، بەپێی چ ژمارەیەکە، لەکوێ ئەم 200 ملیارە هاتوو وا بووە بە ئەمری واقع و مناڵێکی کوردی ژەستە فێری بووە. دیسان ئەمەش لە بودجەی کوردە ڕوات. هەرێمی کوردستان ناگرێتەوە ئەم 35 تریلیۆن دینارە. چۆن سەرفەکرێ ئەدرێ بەکێ وردەکاری تێدانە. زۆر پەرلەمانتاری عێراقی ئەڵێن بە ئاشکرا و بە ڕۆژی ڕووناک دەرفەتێکی ترە بۆ دروستکردنی گەندەڵی. وەکوتم میوانەکانم خۆشحاڵم هەموو خەڵکی خاوەن سەرنجن. جەنابی دکتۆر فازل نەبی بۆ خۆتان نزان بریکاری پێشوی وەزارەتی دارایی عێراقە و کەسێکی وردە و خاوەن سەرنجە لە پرسە داراییەکانە. هەروەها دکتۆر فەراد عەلادین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراقە، جەنابیشی تەشریفێناوە بەخێر بن سەر چاوەکانم. هەروەها دکتۆر ئەرشاد تەها ڕاوێژکار لە پەرلەمانی کوردستان. وەکوتم ئەحمەد ڕوبەیعی سەرۆکی فراکسیۆنی نەهجی وەتەنیش میوان بەبێ لە بەغداوە لە بەسرەوە لەگەڵمە بێت. دکتۆر نەرمین مەعروف پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتیش دیسان لە بەغاوە لەگەڵمە بێ. بەخێر بن سەر چاوەکانم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. سەیری کێم ئین هاوسە بکەین بۆی بینەران مێشکیان ئامادە بکەین بۆ دەستگرتنیان بۆ ناو باسەکە. فەرمون بەڕێزان. پرۆژە یاسای پشتیوانی خێرا یاسایشی خۆراک و گەشەپێدان، پرۆژەیەک کە وەک یاسایەکی بچووکی بودجەی گشتی ناو دەبرێت. پرۆژەکە ئێستا لە پەرلەمانی عێراقە و خوێندنەوەی بۆ کراوە. حکوومەتی عێراق مەبەستێتی لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە دۆخی دارایی خەڵک و وڵات باشتر بکات، بە تایبەتی دوای زیادبوونی نرخی خۆراک و پێداویستەکانی ژیان. پرۆژە یاساکە لە دەمادە پێک هاتووە کە تێیدا حکوومەتی عێراق داوا دەکات هەژمارێک دروست بکرێت
خۆی سەرپەرشتی بکات بۆ کۆکردنەوەی نزیکەی 45 تریلیۆن دینار لە پارەی زیاد لە بودجەی ساڵانە و قەرزی ناوخۆیی و دەرەکی کە حکوومەت بەنیازە 35% بۆ مسۆگەرکردنی ئاسایشی خۆراک و کەمکردنەوەی هەژاری بەکاربهێنێت 35% بۆ جێبەجێکردنی پرۆژەکان 10% بۆ زیادکردنی یەدەگی گەنجینە و 10% بۆ دانەوەی قەرزی دەرەکی 5% بۆ تێچووی بەرهەمهێنانی نەوت و 5% بۆ خەرجی لە ناکاو. هەرێمی کوردستان بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ پرۆژەکە دەکات و تێبینی لەبارەوە هەیە. ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق با ڕووداوی ڕاگەیاند ناڕەزایەتیمان بەرامبەر چەند بڕگەیەک دەربڕیوە چونکە مافی هەرێمی کوردستانی تێدا ڕەچاو نەکراوە. داوایان کردووە لە هەموو بڕگەکانی پرۆژە یاساکەدا تایبەت بە وەبەرهێنان و پاڵپشتی جوتیاران بۆ کڕینی گەنم و دانەوەڵەکانیان هەرێمی کوردستان ڕەچاو بکرێت. 65 سادش صرفیات و بودجه هەرێمێ پشتێدا نینە ئەوەژی تڤیا دیفڕێژا کو 13.9 یا دان نیشتەجێت کوردستانê ev bara herêma Kurdistan têda bîtin çivêca bişklê tenmiyeta qalîmiyan jî wek bûca istismarî bû herêma Kurdistanê. هذا العمل لا يعبر عن العراقيين. ئەمە لە کاتێکدایە حکوومەتی ئێستای عێراق کاربڕێکەرە و ناتوانێت پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2022 ڕەوانەی پەرلەمان بکات. لیژنەی دارایی پەرلەمانیش ڕێک کەوتون لەسەر لابردنی بڕگەی وەرگرتنی قەرزی ناوخۆیی و دەرەکی لە پرۆژە یاساکەدا کە تایبەتە بە پێدانی دەسەڵات بە حکوومەت بۆ وەرگرتنی 20 تریلیۆن دینار بە قەرز. بەڕێزان جارێکی تر سلااوتان لەبێ سەرنجتان ڕاکێشم بۆ بۆچوونی جەنابی دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق. بەڕاستی دکتۆر من لە پێشەکەکەما قسەیەکم کرد حەزەکەم زانم هاوڕامی یا ڕای جیاوازترت هەیە. خۆی پرۆژە یاسای پاڵپشتی بە پەلەی ئاسایشی خۆراکە بەڵام تۆ هەستت کرد ئەمە بە پەلە بیانێ فریای ئاسایشی خۆراکەون لە پرۆژە یاساکەدا. سپاس کاکەڕان سەڵاو و ڕێزم لۆ جەنابت و میوانە خۆشەویستەکانمان و ستافە بە ڕێزەکەت و بینەرانی خۆشەویستی کەناڵی ڕووداو. بە حقیقەت کە تەماشای پرۆژە یاسایەکە دەکەی ناوەرۆکەکە لەگەڵ ناوەکە زۆر فەرقە وەکو جەنابت باست کرد فعلەن. پرۆژە یاسایەکە بە ناوی یاسای پاڵپشتی بە پەلەی ئاسایشی خۆراکە بەڵام تەنها لە مادەی 3 ئەوەلەن ئەوەیان تۆ جەک ڕەبتە بە مەسەلەی ئاسایشی خۆراک ئەوەی تر هیچ ڕەبتی بە مەسەلەی ئاسایشی خۆراک و بەو شتانەوە نییە. هەر وەکو جەنابت باست کردووە برادرانی تریش وا پێدەستی پێشتر باسییان کردبی ئەو پرۆژە یاسایە حیلەیەکی شەرعیە لە حکوومەتی عێراقەوە لۆ ئەوەی بڕەپارەیەک بکەویتە بن دەستیان بە گوێرەی قانون ینی سەلاحیاتیان پێ بدرێت و بتوان ئیتر ئەو بڕەپارەیە بە کەیفی خۆیان چۆن بەکاری دێنن بەکاری بینن سیر کە ئەو باس لە 25 تریلیۆن دینارەکەت 35 لە سەتی کە باسی لێ دەکات لۆ مەسەلەی بەشە خۆراک و ئەو شتانە کڕینەوەی گەنم و ئەوەی فەلاحات ئەوەی تر هەمووی باوەڕ بکە لۆ ئەوەیە کە هەندێک خەڵک ممکنە نیەتیان ئەوە بی کە ئەو یەک دوو مانگەی عمری حکوومەت مایە بێت ئەو پارەیە تەخشان و پەخشان بکەن بۆ وەکو جەنابت باست کرد مەسەلەی گەندەڵی آخر جەنابەت بۆیە وتم ئەو پارەیە چەنە مەبەستمەوەیە کورد بە شتێکی کەمەڵە بڕەپارە بەڵام ئەمە دوو ئەوەی بودجەی ئوردنە ناتەبعاان 25 تریلیۆن دینار سیر کە کاکە ڕەنج 25 تریلیۆن دینار ینی گەمە نییە بەڕاستی پێت بڕێم. جەنابت دەزانی ینی ئەگەر تەماشای 25 تریلیۆن دینار بکەی ینی دەکات تقریبان دوو بڕە بودجەی ئێمەش ینی هێرێمی کوردستان کە ئێمە تقریبان ملیۆنێک و قسوور بەس مۆزەفمان هەیە ینی بزانە ئەوانیشیانەوێت لە خلالی ئەو یەک دوو مانگە بەڕاستی ئەمە یەک مشکلەمان هەیە من دایمەن باسی دەکەم کاکەڕەنج ئەڵێم حەق نییە حکوومات وە سیاسیەکان هەردووچیان یاری بە قوتی خەڵک بکەن لۆ مەرامی تر ئەوە گرفتیمەیە ئەزانی گرفتیمە وای لێ هاتیە کە ئەتوو بە ئەحاسیس و مەشاعری خەڵک گەمە دەکەی بە ناوی پاڵپشتی خۆراک تەوانەوە مەشاعری فەقیر و بەڵێ بە پەلەش مەشاعری فەقیر و هەژارەکانی ئەو وڵاتە ئەجوولینی بەڵام لە ناوەڕۆکدا دەتەوێت خۆت
بە پارەیەکی زۆر لۆ مەسائلە کە خۆت دەتەوێت تێیدا سەرفی بکەیت لۆ ئەو جانبەی ببەی. باشە ئێستا من ینی قەیناشینی عێراقی شەکەین وەکو لایەنە ئینسانیەکەی بەڵام شیوەنی من دەردی هەیە منەڵە شینی کوردی بێبەشە ئەو گەلێ حاشا دەکەن لێ و هەشە ئێستا ڕێک شعرەکەی هەیە من ئەڵی بۆ ئەم بودجێ نووسراوە گەلەکە هەیە و لە بودجەکە لە 35 تریلیۆنەکە ئەوەی ناوی نەهاتووە کووردە وەنیە پارەکەش لە کوردیش دەڕوە ڕاستە بەشێک لە تەموینی با یا ڕەنگە بۆ کورد بگەڕێتەوە شتێکی ڕەمزی اینجا ئێستا جەنابەت زۆر جار دەڵی پێویستە خەڵکی کە پاشخانی داراییان بەهێزە بڕۆنە بەغدا باشە جەنابەت وەکو کەسێکی بازمون و پسپۆر لە بوارەکەدا ئێستا بە سەراحەت پێم بڵێ یەکێتی و پارتی و فراکسیۆنە کوردیەکان ئەبێ هەڵوێستیان بەرامبەر بەمە چی بێت کاکەڕەنج ئەمن دوێنێ لە کەناڵی کە یێنێن تۆزە خەریک بۆ عادز بمنەشی دەک بڕێم ینی وەم لێ هاتبوو بڕێم ئەی کوردینە ئەی مردینە ها با دەست لە ناو دەستکەین هەموو ئەو دەست لە ناو دەستە دەبی لۆ ئەو مەوزوعە بیکەین نانێ چاوت لێبی لۆ چونکە بە گوێرەی هەموو ئەو با بڵێن تەقالیدەی کە پێشتر هەبووە هەر پارەیەک لە دەرەوەی بودجە سەرف بکرێت لە خارجی بودجە هەر پارەیەک بودجە مەوزوعەکی ترە کە ممکنە دوای بینە سەری و بە تەفسیل باسی بکەین بەڵام هەر پارەیەک لە دەرەوەی بودجە سەرف بکرێت دەبێ 12.67 کە بەسەر مانسە پێستە پێندراوە و ئیلا خودی وەزارەتی پلاندانانی عێراق دەڵێ کورد 13.9 نازانم لۆ کردیانە 12.67 دەبێ کورد 13.9ەکەی لێوەرگریت ئەوە یعنی عرفەکی قانونیە نەک برێم فقط عرفەنا عرفەکی قانونیە موازنە شتێکە کە دەبێت ئیتیفاقی لەسەر بکەین و بگەینە نەتیجە بەڵام لە دەرەوەی موازنە هەر پارەیەک سەرف بکرێت دەبێ ئەو حسەی هەرێمی کوردستانی تێدا تهدید بکرێت و بدرێت لۆیە پێویست بەوە دەکات کە برادەرانمان لە بەغدا ئەندامانی پەرلەمان هی هەموو فراکسۆنیەکان بەبێ فەرق و جودا ڕاستە ئیشکالی زۆر هەیە بەداخەوە هەمومان حەزمان دەکرد ئەو مشکلە و ئەو اختلافە نەبیت بەڵام هەیە بەس لۆ مواضعی کە مرتبطە بە قوتی خەڵکی هەرێمی کوردستان دەبێ هەمومان بەیەکەوە بزەنجین هەمومان بە یەک دەنگ داوا بکەین پێویستە لەو پرۆژە یاسایە تهدیدی نسبەی هەرێمی کوردستانی تێدا بکرێت لەو پارانەی کە قرارە لە مادەی سێ طبعاً زیاتر مادەی سێ چۆنیەتی سەرفکردنی پارەکە پیشان دەدات تهدیدی نسبەی هەرێمی کوردستانی تێدا بکرێت باشە ئەیە بۆ هەڵوێستی وەزیرەکانمان چی بێت سێ وەزیرمانەیە لەوێ لە بریکار و کاکە ڕەنج ماڵی وێرانمان بە دەردی کابرا گۆتەنێزانی مشکلەکمان هەیە ئێمە وە دەزانین هەرچێ بنێرینە لۆ بەغدا مشکلە نییە ئەزانی ئێمە دەبێ خەڵکێک بنێرین پسپۆر بن لە هەندێک بوار کە ئێمە پێویستیمان پێیانە لە بەغدا سیرکە ئەگەر تۆ نەسێ وەزیر بە ماڵوێرانیەکەی حزبێکی وەکو پارتیت هەیە ئێستا حەلیفی سەدرە کە کولفی کولە لە عێراقا حەلیفی سونەکانە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە حەلیفی تیارەکانی تری شیعەی دژی سەدرە بە هەردووکیان هاوپەیمان یعنی بە هەردووکیان ینی نائامادە نین لەوێ یعنی ناتوانن ڕۆڵێکیان هەبێ ناتوانن دەورێکیان هەبێ ئەی ئێمە شەڕی چیەکەین کاکە ڕاست تەماشای ئەمە مشکلەکە لە چێیە مشکلەکە لەوەیە ئێستا ئەتوو بە من بڵێ وەرە بینایەکەم لۆ دروستکە من ممکنە ڕسمەکەت لۆ بکەم بەڵام نازانم چەند شیش و چەند چیمەنتۆ و چەند فرانشتی دەوێت وایە وەزیری عماریش بە هەمان شکل کە مهندسە لەبەر ئەوەی با بڵێن باگراوندی مالی نییە هەرسێ وەزیرەکانمان بەداخەوە باگراوندی مالیان نییە ناتوانن خۆ ئەگەر سیرکە ماڵوێرانی لێرە نەبوو ماڵوێرانی لە قانونی ئەوەی پڕکردنەوەی عەجزی مالی بوو ئەوەی پێشتر وەفکردێ زۆر قسەمان لەسەری کرد لە تەلەڤیزیۆن ماڵوێرانی لەوێ بوو کە چۆن ڕێگاتان دا ئەو قانونە لە مەجلیسی وزەرا بڕواتە پەرلەمان کە گەورەترین زەربە لەو ڕۆژەوە بەر هەرێمی کوردستان کەوت و ئەو زەربەیە بۆ قاعیدە یعنی مشکلە لێرەیە هەندێکشت دەویتە قاعیدە ئیتر ئەو قاعیدە لەسەری دەڕۆن ئەم سێ وەزیرەیەکیان پێ دەکرا سێ ئەندامی کارای ئەنجومەنی وەزیران بەتەکید ئەگەر باگراوندی مالیان هەبوایە بەڵێ دەیانتوانیش دکتۆر تۆ بەردەوام وا دەڵێ هەر دەڵی باگراوندی مالی بەڵام خۆ بۆ نمونە ئێستا ئەوە بەبیر مادێ وەزیری تەندروستی بەریتانیا دکتۆر نییە بەڵام پلانێک هەیە کۆمەڵی ڕاوێژکار هەیە وەزیر پۆستێکی سیادیە ئایا لە کوردستانە بای ئەوە خەڵکی مالی نییە کە ئەمانە گوێی لێ بگرن کاکە ڕەنج باوەڕ بکە کاک دکتۆر فەرهاد لەگەمە بووە لە بەغدای
و بەخۆی دەزانی و من ئەو کاتە بریکاری وەزارەتی دارایی و بەخۆی دەیزانی دەسەڵاتی من لە چاو دەسەڵاتی خەڵکو و لە چاو دەسەڵاتی وەزیرەکان ئەتوو وەکیلی وەزارەتی دارایی هی خۆتە هی پارتیە و وەکیلی وەزارەتی نەوتیشی یەکێتیە کاک دکتۆرە زانیت هەردووکمان تەقاعود بووین نە پارتی و نەیەکێتی کەسیان لەو دوو جێگایە مهمەدانە ناکە وەکیلی وەزارەتی دارایی مقابلی 3 وەزیرە مقابلی 4 وەزیرە لە ئیشی هەرێمی کوردستان چونکە ئێمە مشکلەی هەرە گەورەمان ئێستا بودجێ پارەیە لە بەڵگەتان بۆ کردن دەها جار باسمان کردیە دەها جار محاولەمان کردیە حتا قسەی وا بکەین بەڵکە تۆزێک بجوڵێن لەسەر ئەو مەوزوعە بەداخەوە ئێستا ئەگەر یەکێتی و پارتی بێدەنگ بوون چ زیانێک بەر کوور دەکەوێت لەم پرۆژە یاسادا بەتەکی تەنیا لایەنە مالیەکەیە یا جۆرێکیش لە ئیستهزاشی تێدا لە ڕووی معنەویشەوە نازانی ئەبن لۆ مەسائلی ئیستهزا و ئەوانە ناڕۆم بەڵام دائیمان بتەوێ نەتەوێ سیر کە جەنابەت باسی تەحالفت کرد ئێمە هەمومان لە بەغدا بووین خواشاهیدە بەدەستی خۆت پشتی خۆت نەخورینی کەس نایخورینی هەزار تەحالفیشت هەبی باشە خەڵک هەیە متەحالفە لەگەڵ تو بەڵام لە ژێرەوە لە زەربەت لێتدا لە قانونی بودجە خۆ دیار بوو ینی باشە ئەنجا لۆیە ئەتۆ دەوێت ئێمەی کورد دەوی بەدەستی خۆمان پشتی خۆمان بخورینین بەڕاستی دەبێ هەمومان یەک دەنگ بین لەوەی بتوانین جارێکی تر ڕێگان نەدەین حکوومەتی عێراق ئەو جۆرە حیلانەمان لێ بکات چونکەوە حیلەیە وەکو قانونی پڕکردنەوەی عەزی مالی پێشتر ئەوانە هەمووی مەجموعەیەک شتە بەسەر هەرێمی کوردستانی دەچەسپێنن وای لێ دەکەن کە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بێبەشبی لەو مەوزوعانە في حين بجوێرەی عرفی قانونی دەبی هەرێمی کوردستان نسبەی خۆی لە کاملی ئەو مەبلەغە وەربکریوە دەبێ بە قانون تهدید بکرێت باشە جەنابی دکتۆر بەخێر بێ سەرچاوەکان ئەمە بڕەپارەیەکە یا نەوعەمما وەکو هەندێک پەرلەمانتارە لێ محەممەد شایع سۆدانیش ئایڵێت و ئەحمەد ڕوبەیعیش نەوعەمما ئەمە خەریکە بێ بە جێگرەوە بە ئەڵتەرنەتیڤ بە بەدیلی بودجا چونکە بەڕاستی یەک لەسەر 5 بودجێ عێراقەکات ئەو پارەیە لە کاگرند کاتتان باش کاتی بینەران و میوان عزیزەکان لێرە و لە دەرەوەی ستودیۆش دیارە لە بەغدا ڕوتێک پێیا بوو ئێستا کەەوە لە هەر کوێ دڕا پینەی دەکەن ئەوەش پینەیەکە بۆ ئەو وەزعی کە ئێستا هاتۆتە پێش لە ژانێکی سیاسی زۆر هەیە لە هەمان کاتیش دەسەڵاتدارانی بەغدا جا لە ناو حکوومەت و لە دەرەوەی حکوومەت هەلێکیان قۆستۆتەوە کە لایەنە سیاسیەکان لە ناو یەک دژ بەیەکن فەوزایەکی عامی سیاسی هەیە دانەیە ئەو بودجێ ئەو قانونە تێپەڕێنەوە مەشروعە ئەگەر بچێ ناو قوڵایی قانونەکەش زۆر وازەحە عنوانەکەی شتێکە و ناوەرۆکەکەی شتێکی ترە و لە هەمان کاتش ئامانجەکە پارەیە ئامانجەکە فەسادە فەسادەکەش زۆر بە ئاسانی دیارە بۆ نمونە بەسیترین شت 135 ئەو پارەیە بەجێرەی قانونە لە بڕگەی 3 ثانیەن کە باسی ئەوە دەکاتن 135 پارەکە تەرخان بکرێت بۆ دوو نوع مەشاریعی متەلەکیە و ئەوەی کە دوا کەوتووە و مەجموعەک مەشاریعی نوێ کە بڕەکەی لە 20 ملیار زیاتر نەبی جاتوە گەر بێت تەماشای ئەوانە بکەی ئەو مەشاریعانە یەکەم جار بۆ متەلەکیەن و بۆ بە شێوەیەکی طارئ ئەتو دەی پارەیان بۆ تەرخانکەی بۆ بزانین لە چێوە تەلەکۆەکە پیا کردێ بۆ تاخیر بووین سەبەبەکەی چێ لەسەر چه ئەساسێکە و لە هەمان کات ئەو مەشاری ئەنوایانە بەسەر چه ئەساسێک تەوزیع دەکرێت لەسەر مەحافظەکان و تەنانەت دەرێتن کە دەبی کەربەلا و نەجەفیش حسابەتی تایبەتیان بۆ بکرێت لە قانونەکە باشە بۆ کەربەلا و نەجەف بۆ بەغدانەبی بۆ بەسڕانەبی بۆ محافظەیەکی دینەبی بڕەکی تری قانونەکانیش بۆ محافظاتی غێر هەمووی دەرەوەی هەرێمە بەڵێ هەرێمی تێدانی بەیت شێوەیەک بەڵام لەوەش گرنگتر لەبەر ئەوە چی بەشێکی تری تێدایە هەروەها دێتن دەرێ ئەو مەشاریع و شەریکانەی کە ئەو قانونە دەیگرتەوە معفینە لە زەریبە و گومرگ باشەوە چه علاقەی هەیە بە خواردن و خۆراک و ئەمنی غیدایی مەشروعات تەخیر بووە جا سەبەبەکەی حکوومەتە سەبەبەکەی شەریکەکەی هەر کەسێکە تو بۆ دەی لەلایەکی تر عەفوی دەکەی ئەو لەباتەوەی کە تو وەکو حکوومەت بێی پارەی زیاتر پیاکەی لە دەرەوەی نەوت بۆی داهاتی نوێ پیا بکەی بۆی دەعمی موازنەی حکوومەت بکەی ئەتو هاتی لێی دەستێنیەوە یعنی مەسەلەکە لێرەش زۆر وازەحە لە عێراق بە شێوەیەکی عام
و لە پێشتر زۆر ڕوویدایە کە چەندین بڕی قانون و بڕگە دەخرێتە ناو قانون کە تفساڵە لە بۆ شخصێک تفساڵە لە بۆ چەند کەسێک تفساڵە لە بۆ مەشروعێک تەنانەت لە قانونی موازنە کە دکتۆر ڕەنگە باش دەزانی جار هەیە مەشاریع بە ناو دەیخەنە ناو ئەو بڕەپارە بۆ ئەو مەشروع لە فلان شوێن هەر ئەومایە کە ناوی مقاولەکەشی لە سیانی بە پێی قسەی جەناب پرۆژه یاسای پاڵپشتی بە پەلەی ئاسایشی خۆراک خۆی ناوەڕاستەقینەکەوێ پرۆژه یاسای پاڵپشتی بە پەلەی هەندێک جیهەت ئەم متأكدم لەوەیکەوە مەجموعەك جیهاتی متەنەفیس هەیە لە بەغدا کە قازانجەکی زۆر لەو قانونە دەکەن بۆیش کە زۆر بە توندی دیفاعی لێ دەکەن من خۆم دوو جاران قسەم لەسەر کردو ئەو قانونە و تەلەفۆنیشم بۆ هاتووە تۆ بۆ لەسەر ئەو قانونە قسە دەکەی ئەوە وانە بەڵام کاتێک کە ئەو ملاحەزانەی ئێستا باسم کرد باشە تو بە من دەڵێ ئەوە بۆ پاڵپشتی خۆراکە و خەڵکی فەقیرە شەریکە و کۆمپانیا و ئیعفای زەریبی علاقەی چیە بە خەڵکی فەقیر ئەتو ئەگەر دەڵێ بە من دەڵێ لەبەر شەڕی ئۆکرانیا دانەوێڵە گران بووە فەرم و پارەیەک تەرخانکە بۆ کڕینی دانەوێڵە بۆ برنج بۆ گەنم بۆ جۆ بۆ هەر شتێکە کە دەتەوێت تهدیدیکە لاهۆش هەمووی مهمتر لێرە مۆزوعێکی تر هەیە ئەتو کاتێک کە بڕەپارەکەت تەرخان کرد کە جارشتر نایەتەوە ناو بوجە لە هەمووی مهمتر هاتووی لە خارجی هەموو زەوابت دەرت کردووە بۆ سەرفەکە دەدەیە دەستی دوو کەس وەزارەتی مالیە وەزارەتی تەخطیط طبعا لە هەندێک بڕگە دەگەڕێتەوە سەر مەجلیسی وزەرا بەڵام ئێمە هەموو خۆمان دەزانین وەزیر دەسەڵاتی سەرفکردنی چەندی دەبێت بە پێم پرۆژە یاسایە بە تەحدیدی ڕقم نەیکردووە بەڵام ئەویان ئاسانە خۆیان ئەو کات بەڵام بۆ لە سەتا دەی قەرزەکە خۆیان نظامێکی بۆ دادنێن بەڵێ ئەوە دەستڵاتیان دایتە وەزیری دارایی وەزیری دارایی سەتا دەی ئیزافی ئەگەر بەشی نەکەن ئەوە بۆ قەرزە بەڵام مەسلەی سەرفکردنی پارەکە و تەحدیدەکە ئەوە دواتر یا بە نظامێک دایردێری دەخەن بۆ تطبیقی قانون المهم ناگەڕێتەوە پەرلەمان جاری ئەسڵەن ئەو قانونە دەوری پەرلەمان ناهێلی بە سفری دەکا چونکە زۆر بە وازەحی تهدیدی دەکاکەوە وەزارەتی مالیە وەزارەتی تەخطیط حەقی سەرفکردنیانەیە لە هەندێک لە بڕیارەکانیش کە ڕەنگە پێویستکە بگەڕێنەوە ئەنجومەنی وەزیران بەڵام کەواتە هەرەمەی حکوومەتە پەرلەمان بە هەموو نوعێک لە خارجی ئەو معادلەی باشە بەپێی ئەم لۆجیکەی جەناب و جەنابی دکتۆر فازیل بێ کەواتە بێ دەنگ نەهێنێت سبەینە دوو سبەی خەنە دەنگدانەوە بێ دەنگ نهێنێ ئەوانە منطق وایە وەڵام واقع وانە نەخێر جهاتی سیاست لە عراق منطقیتیانەمە نەمێژە منطق لە عراق نەمایە جهاتی متەنەفیس هەیە کەەوە مستەفیدە لەو قانونە حەز دەکا ئەو قانونە تێپەڕێنی ئیتر ڕازاندوویەتیەوە بە هەندێک کەلیمات ئیتر باسی خەڵکی فەقیر و پێویستمانەوە ئیش پیاکەین و هەلی کار بۆ خەڵکی بێکار ئامادەکەین و ئیتر لەسەر ئەو ئەساسە دێتن دیکە بەڵام لە ڕاستیدا ئەوانەی تێدا نیە یعنی تو ئێستا مەسەلەن تێدا دەرێت کە پارەی نەوت و گاز بدەین ئیمەساریفی ئینتاجی نەوت مەسەلەن بڕگەیەکی تێدایە باز لەوە دەکاتکەوە وەزیری مالیە بتوانانی پارە قەرزکە بۆ کاتی پێویست هەر کورد ناڕازیە یا کوردیش جارێ نازانین ڕازیە ناڕازیە خۆ ڕاستەکەی کورد هەر بێدەنگە لەو مۆزوعە یعنی علامەت ڕضا باوەڕ ناکەم بەڵام من ڕەنگە بڵێم هەمویان تێنەگەیشتونە هێشتا نەگەیشتونەتە سەری من پێشتریش باسم کردووە لایەنە سیاسەکانی کوردی ئەوەندە خەریکی خۆیان و مشکلەکانی ناوخۆی بینی خۆیان وەکو حزاب خەریکی یەکترن ئاگیان لە پانایی نییە لە دەرەوە چڕ باشە ئێستا کە تۆ ئاگاد لێ وەکو سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراق یەکێتی و پارتی هەڵوێستیان چی بێت ئەوە ئەبێ لە بەغا سێ وەزیرەکان هەڵوێستی چی بێت پاش ئەم ناوبڕە و جەنابی دکتۆریش داوای لە وردنەکەم پاش ئەم ناوبڕە ناچارە بم بۆ چوونە وردەکانی بەڕێزیشت وەربگرم بنەرانی هێژا ئەگەڕێمەوە ئێوەش لەگەڵم بمێننەوە بزانین ئەم 35 تریلیۆنە یەکێتی و پارتی تا ئێستا لێی بێدەنگن بێدەنگیەکەیان مجاملەی لایەنە شیعەکانە یان لەگەڵین وە چ قازانجێکەیە لەگەڵی بن لە کاتێکە ئەم پارەیە سەرف ئەکرێ دوو ئەوەنەی بودجێ ئوردنە فلسێکی بۆ کورد نییە هەر لە پرۆژە یاساکە هەر ئەوەیە بە کوردی نەنووسراوە جگە لە کورد ئیتر هەموو ئاماژەیەکی تێدا پاش ئەم ناوبڕە ئەگەڕێمەوە
بینەرانی بەڕێز دیارە حاکم شێخلەتیف بابەتێکی نووسی و هەر لەبەر ڕۆشنایی شرۆڤەکردنی دەستوری عێراقا لە حکوومەتی کاربەڕێکەر بۆ خۆی دەسەڵاتی ناردنی یاسای نییە بۆ پەرلەمان چونکەەوە بە پێچوانی دەستورە و باسی مادەی 42 کا لە پەیڕی نایخۆی ئەنجومەنی وەزیرانیش لە سیستەمە پەرلەمانی پێشکەوتوەکان ئەڵێ تەنانەت ئەو پرۆژە یاسایانش کە حکوومەت پێش ئەو ماوەی تەواو ببێ بە کاربەڕێکەر نردونی بۆ پەرلەمان بەڵام لە پەرلەمان پرۆسێسی بە یاسابوونیان تەواو نەبووە و ڕەزامەندیان لەسەر نەدراوە دەبێ لەگەڵ پێکهێنانی حکوومەتی تازە دیسان بگەڕێتەوە بۆ حکوومەت لەبەر ڕۆشنایی ئەمەدا ئەمە بۆ نمونە ئایا دەسەڵاتی هەیە ئێستا ئەم حکوومەتە کاربەڕێکەرە کە کاری ڕۆژانە بێ بەڕێ بکە پرۆژە یاسا بنێرێت لە بڕگەی 42 لە نظامی داخلی مەدرسی وزەرا زۆر وازەحە کە دەرێ حکوومەتی کاربەڕێکەر بۆی نییە پرۆژە یاسا بنێری بۆ پەرلەمان نقطە سەری دەر ئەوە زۆر وازەحە لە ناو نظامی داخلی ئەنجومەنی وەزیرانە ئەی پەرلەمان بۆ پەرلەمان پێشتریش کە قانونی بۆ نردووە ڕەتی کردوەوە بەڵام ئەو جارە هەر دەگەڕێنەوە سەر ئەو قسەی پێشتر کردمان جیهاتی متەنەفیز هەیە کە مستەفیدە لەو قانونە بۆیە چاوپۆشی دەکات جا بانێکە و دوو هەوا جار هەبووە تێپەڕاندنی بودجا ئێمە پێویستمان پێی بووە و توانە کاربەڕێکەرە لە پەرلەمان دەنگیان بۆ نەداوە نەبووە ئێستا بە پێچەوانەوە باشە ئەی هەڵوەستی بودجەی عفوان بودجەی 2019 2019 حکوومەتی دکتۆر عەبادی بودجەکەی ناردە پەرلەمان یعنی مەجلیسی وزەرا موافقیان پەسەندیان کرد ناردیانە پەرلەمان کە حکوومەت گۆڕا دکتۆر عادل عەبدولمەهدی هات پەرلەمان مسادقەی لەسەر نەکرد گەڕاندیەوە لەوە حکوومەت گوتی حکوومەتی نوێ پێویستە پێداچوونەوەی پێدا مامەڵێکی ترا بزەبت باشە پرسیاری ئەوم لێ کردی ئەبوو هەڵوێستی پێش دەسەڵاتی پێش پەرلەمانتارەکانمان و فراکسیۆنەکانمان ئەبوو هەڵوێستی سێ وەزیرەکەمان چی بێت تا ئێستا نازانین ئەوان بە عەلەنی بڵاوێن نەکردوەوە بەڵام پرسیارەکەی تۆ بۆ ئەوان چی بکەن ئەوان کارەکە لە دەزوان دەرچووە مەسەلەکە لە مەسی وزارات تێپەڕی لە نۆی ئەنجومەنی وەزیرانە کەمجار گفتوگۆی لەسەر کرا و تێپەڕی قەناعەتم وایە ئاگاشیان لێ نەبووە وەزیرە کوردەکان ئاگاشیان لێ بووبی زۆر احتیمامیان پێ نەدایە چکە گەر نادەبوایە بگەڕێنەوە سەر لایەنە حیزبە کوردەکان و دیبیتێک دروست بوو باە بۆ حاڵەتی وا زۆرە بڕیاربیری وەزیرە کوردەکان هەر ئاگاشیان لێ نەهێر کوردەکان زۆر وەزیری تریش زۆر هەیە کە ئاگای لێ نیە ئەو شتانە تێپەڕ دەبی چونکە لۆ تو جار هەیە سەفەرە جار هەیە مەوزوعەکە بە ئەهمیەت وەرناگیرێ ئەتۆ کارنامەی حکوومەت جار هەیە زۆر پڕە پێڕاناگەەوە هەموو تەفاسی لە بخوێنەوە وەک کاکتۆر گوتی کە ڕەنگە احتیمامی نەدایە بۆ مەوزوعایانی زۆر شتی لەو بابەتە هەیە بەس مەوزوعەکە ئێستا ئەتوو باز لەوە مەکە چی کرا باز لەوە کە چی بکرێت باشە چی بکرێ ئەویش ئەوەیەکەوە ئێستا کە فراکسیۆنە کوردەکان لە پەرلەمان دەبی زۆر مووقفەکی وازەحیان هەبی لەوەی کەەوە ئەو قانونە بەو شێوەی ئێستا تێپەڕی هەدرە بۆ ماڵی گشتی و نەک هەر کە هەرێمی کوردستان زەرمەندە ڕەتی کەنەوەی داوای بەشی کورد بکەن بە ئاشکرا خۆ مەفروض ڕەت کرێتەوە بە ینی ئەسڵەن قانونە غیری قانونی بە قەولی خۆت کە جیهەتە بەهێزەکان هەمووی لەگەڵی بێ کورد ناتوانێت ڕەتی کاتەوە لانی کەم کە ناتوانم ڕەتیکەمەوە با بەشەکەی کورد وەربگرم ئاخر ئەوەش پینەیەکی ترە کە ئەتو سبێ ڕۆژێ تۆ خۆت ناڵێ هەمووی بە پیناڕات ئێمە بۆ نمونە سبێ ڕۆژێ ئەتو سبێ ڕۆژێ زەریبەکە گەورەتر دەدەی ئەتو ئەگەر پێداگری بکەی لە شتێک سەر شتێک کە ڕاست بڕوا و هیچت نەدەنێ یا مادەم هەر ئەڕوا شتێک وەرگرات و زمانت چێ بڕوا هیچت دەدەنێ ینی لێرە مۆزوعەکە بەڕاستی ئەمن نامێت بداخلی ئەو جەدەلە بین لەو مۆزوعە لێرە ئەتۆ شتێک مەفروزە بەڕاستی بڕوە یەکەم شت قانونەکە غەیری قانونیە باشە ئێستا یاساییان غەڵەتە سبەینێ سەرۆکی فراکسیۆنی یەکێتی سەرۆکی فراکسیۆنی پارتی فراکسیۆنەکانی تروی کورد لەوێ پەیوەندیت پێوە بکەن وەکو سەرۆکی ڕاوێژکاران بڵێ قوربان هەڵوێستمان چی بێ وەکو کورد چیان پێ دەڵێ ئەمن یەکەم شت دەڵێم ئێوە مەفروز نییە قانونێک قبول بکەن کەەوە غەڵەت یاسایی تێدابێت چکە احتیمال گەلک زۆر لە محکمەی اتحادی کە تەعنەی لێ بدرێ ئەوە یەک دوو مەفروزە پێداگری بکەن لەسەر مافی کورد بەڵام بە یەکدەنجی بەو پەرتەوازیەی ئەو ڕۆکە کەس جیان لێ ناگات کاسە محکمەی اتحادیەوەی بۆ گیانی کورد ئازایە بۆ قەزەکانی ببینی و تا ئاواڵوێستیە بێ محکمەی اتحادی سەومێدی لەسەر هەڵچنی نەخێر تو بۆ شێوەیە تەماشای مەکە محکمەی اتحادی لە قەزیە بۆ قەزیە محکمەی اتحادی دایان قەراری دایە کە سیاسی بۆ هەموو شرۆڤە کرایە بەڵام قەراری تریشی داوە کە عیلاقەی بە قانونە و کە ڕەتیشی کردوتەوە ئەوەش ڕوودەدا هەموو شتێک سیاسی لە کوت لە بەهێزەکانە لە دوو هاوپەیمانەتە بەهێزەکەی کە ئێستا کێبڕکیانە بۆ پۆستی سەرۆکۆزیران و سەرۆکۆماری عێراق
هەستەکەی کامیان لەگەڵ ئەم پرۆژە یاسا تازەیان ئەو پرۆژە تەحالوفی سیانی سەدر بەڵێ سید مختار ئینقاذ وەطن ئەوانن کەوا لە ئەو پرۆژەیە دعم دەکەن و ئەوانیشن کەوا ڕئیسی وزەرا پشتی پێبەستون کە ئەو قانونە تەمریر دەکەن زۆر باشە بەڕێز کاک ئەحمەد ڕوبەیعی ئەندامی لیژنەی دارایی سڵاو ڕێزم بۆ تێ لە بەغداوە بۆچی لە بڵاوکراوەیەکدا لە نووسینێک تاڵی ئەم پرۆژە یاسایە زۆر مەترسیدارە دەسەڵاتی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە دەداتە دەستی حکوومەت بە شێوەیەکی هەمیشەیی وەسڵاو بۆ بینەران دوێنانی بەڕێز تاکو ئێستا من ئەندامی لیژنەی دارایی نیم سەبارەت بە یاسای پشتیوانی فریاگوزاری خۆراک پێم وایە ئەمە بابەتێکی زۆر مەترسیدارە سەبارەت بە کشانەوەی دەسەڵاتی گەورە لە پەرلەمان دەسەڵاتەکە دەکشێنێتەوە بۆ بەرژەوەندی حکوومەتی ناوەندی جگە لەوەی ناوەڕۆکی بودجە بەتاڵ دەکاتەوە و سەرەڕای ئەوەی ئەسڵی پرۆژە یاساکە لە حکوومەتی کاربڕێکردن هاتووە ئەمە لە دەسەڵاتی حکوومەت نییە پرۆژە یاسا پێشکەش بکە یاخود ڕێککەوتنەکان لە دەوڵەتەکان واژوو بکات و یاخود کۆمەڵێک بابەتی دیکە پایبەت بە چارەنووسی وڵات بڕیار لەبارەوە بدە بۆیە کۆمەڵێک تێبینی گرنگ هەیە سەبارەت بە زەنیاریانەکانی خۆم و ئەو پەیوەندی کە کردومە سەبارەت بە پرۆژە یاساکە پرۆژەکە نەخراوەتە بەردەم ئەنجومەنی وەزیران بەڕاستی وردەکاریەکانی دیکە و ئەو پرۆژە یاسایەش بەگشتی دژبەرە لەگەڵ کۆمەڵێکی یاسای دیکە و ئەو یاسایەت دەسەڵات دەداتە وەزارەتی دارایی بۆ ئەوەی قەرز بدە بۆ 10 تریلیۆن دینار قەرز بکات و جگە لەمە ئەوە بەبێ ئەوەی کە پەرلەمانتاران لە بەرچاو بگرن و جگە لە کەمکردنەوەی ئەم تێچوانە زۆرانەی کە هەنا و جگەلەوەی پەنابردن بۆ قەرزیش کە لە یاساکەدا هەد هاتووە چییە نەبراوەتە بەردەم ئەنجومەنی وەزیران پرۆژەکەی خۆی ئەنجومەنی وەزیرانە و تا ئێستا دوو دانیشتنی لەسەر کراوە و وەزیری کارەبا بانگێش کراوە وەزیری دارایی بانگێش کراوە وەزیری کشتتوکاڵ بانگێش کراوە سبەینێش وەزیری پلان بانگێش دەکرێ لەگەڵ وەزیری کار ئێخۆی ترەوە نیوەی ئەنجومەنی وەزیرانە هەر چۆتە پەرلەمان یاساکە دەرچووە لە ئەنجومەنی وەزیران چونکە ئەنجومەنی دەوڵەت ئەنجومەنی شوورای دەوڵەتی ڕابردووە کە بە سروشتی خۆی ئەوەیە کە دەخرێتە بەردەم ئەو ئەنجومەنە بۆ ئەوەی ڕای خۆشیان بدەن ئایا ئەمە گونجاوە یاخود نا بەپێی زانیاریەکانی ئێمە تەنانەت ئەم پرۆژە پێشکەش نەکراوە بە ئەنجومەنی دەوڵەت نەک ئەنجومەنی وەزیران مەبەستەکەم ئەنجومەنی شوورای دەوڵەتی پێشوە کە پێ دەگوترێت ئەنجومەنی دەوڵەت ئێستا باشە تۆ بەس مەترسی ئەوەت هەیە کە ئەمە تەجاوزکردنی دەسەڵاتەکانی پەرلەمانە یا مەترسیەکەت دروستبوونی گەندەڵیە لە سەرفی ئەم پارەیە سبەینە چونکە من چەند جارێک ئەمە وت دوو ئەوەندەی بودجەی وڵاتێکی وەکو ئوردنە سێ ئەوەندەی بودجەی سووریا بە دڵنیاییەوە ترسەکە لەوە سەرچاوی گرتووە کە یاری بە مڵک و ماڵی گشتی بکرێت بە دارایی گشتی بکرێت بە پێی یاسایە کە دەنگی لەسەر بدرێت ئەمە ئەو ترس و بیمەیە کە زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی نوێران هەیەە بەڕاستی هەندێک لە ئەندامانی پەرلەمان واژوویان کۆ کردوەوە بۆەوەی ئەم یاسایە ڕەت بکەنەوە تەنانەت گفتوگۆشی لەسەر بکەن چونکە بەڕاستی ئەم پرۆژەیە لە حکوومەتی کاربڕێکردن هاتووە حکوومەتی کاربڕێکردن ئێستا دەسەڵاتی ئەوەی نییە بێ پرۆژە یاسا بنێرێتە پەرلەمان بەڕاستیدا بۆیە هەندێک دەتواندرێ هەڵاوێردن بکرێت بۆ حکوومەتی کاربڕێکردن بۆ ئەگەر هات و پێشتریش جۆرێک هەڵاوێردن کرابێ بەڵام بەڕاستی دەبێ پەلە بکرێت لە گەڵاڵەکردنی پرۆژە یاسا بابەتی گەشە پێدان کە لە یاساکەدا باسی کردووە و پشتیوانیکردنی فریاگوزاری خێرا و ناوەڕۆکەکەی بژانەوە گەشە پێدانە بە هیچ شێوەیەک بوونین
نییە نازاندرێت نێو یاساکەدا ئاماژەی پێ نەکراوە کە چۆن چۆنیە. باشە کاک ئەحمەد هەستەکەی جۆرێک لە چاوبەستی جۆرێک لە فێڵ جۆرێک لە فریودانی ڕای گشتی لە پرۆژە یاساکەدا هەیە بەو پێی کە ناونیشان و ناوەڕۆک جودایە جیاوازی هەیە. پرۆژە یاسای پاڵپشتی بە پەلەی ئاسایشی خۆراکە ناونیشانەکەی کەچی بەستەنیا لە دوو بڕگەیە باسی مەسلەی خۆراک و نرخ و هەڵاوسانی نرخی خۆراکەکە بەوەی قەیرانە سیاسیە جیانیەکەوە. بچڕە پرسیارەکەم بە تەواوی بەرگوێ نەکەوت ئەگەر بکرێت دووبارەی بکەیت و سپاس دەکەم. هەستەکەی جۆرێک لە فریودانی ڕایگشتی تێدایە بەو پێی کە ناونیشانی پرۆژە یاساکە لەگەڵ ناوەڕۆکەکەی لێک دوورن. بەڵێ پێمان وایە بەڕاستی ئەمە فریودانی ڕای گشتیە و مەرامی نادروستی لە پشتەوەیە و بەڕاستی ئەمە جۆرێکە لە بەڕاستی پەنابردنە بۆ هەندێک پاساوی ناشەرعی نادروست بۆیە ئەو یاسایە کاریگەری گەورەی لەسەر لایەنی دارایی هەیە و هەندێک پرۆژە هەیە بەڕاستیدا ئەو یاسایە ئەگەر هاتووی بۆ نمونە ئێمە یاسایەکمان هەبوو یاسایەکی گشتیمان هەبووە ئەوە زۆر لە بابەتەکانمان چارەسەر دەکرد بەڕاستی و ئەم یاسایە کۆمەڵێک لێبوردن دەداتە کۆمەڵێک پرۆژە و ئەو عفاتانە بەڕاستیدا زۆر نامۆنە بەڕاستیدا بۆ نمونە لە باج لە کۆمەڵێک بابەتی دیکە ئەم لێ خۆشببوونانە لەبەرچی لە پێناوی چیدا بەڕاستیدا بۆ نمونە پەنابردن بۆ قەرز ئێمە بەڕاستی نازانی ئەو کەڵەکە بوونەی پێشتر کە لە پارەی هەم بودجە هەیە هەم لە داهاتی وڵات هەیە بۆ کوێ دەڕوا دەبینین بەهۆی جیاوازی نرخی فرۆشتنی نەوت بەڕاستی بەدیمان کردووە بۆیە دەبێ بەڕاستی بارەکە بۆ هاوڵاتیان سوک بکرێت نەک بۆ پرۆژەی دیکەی لاوەچی خرج بکرێت کە جێگای گرنگجیە بۆ نمونە هەندێک بۆ هەندێک لایەن. باشە وەکو فراکسیۆنەکەتان فراکسیۆنی نەهجی وەتەنی ئەمەوێ بە ڕاشکاوی ڕات بزانم بۆ خۆتە زانی بەپێی دەستور دابشکردنی داهات ئەبێ عەدالەتی تێدا بێ لە عێراق دادپەروەری پیادە بکرێ. لەم پرۆژە یاسایەدا هەرێمی کوردستان بێبەش کراوە لە 35 تریلیۆن لە واتە لە 24 ملیار دۆلار و زیاتریش. ئەمە عەدالەتە ڕات چییە لەسەر ئەم پرۆژە یاسایە لەم لایەنەوە ئەمە یەکێکە لەو تێبینیانەی کە هەمانە بەوەی کەوە ئەم یاسایە دەسەڵات دەداتە وەزارەتی دارایی سەبارەت بە پرۆژەکاندا بە پارەدارکردنی پرۆژەکان لە ڕێگەی ئەم یاسایەوە. لە ڕاستیدا ئەو واقعی ئێستا هەیە پێکاتەی حکوومەت و کاری پرۆسەی سیاسی لە عێراقدا بەڕاستیدا ترس هەیە کە پرۆژەکان بە ئاراستەی لایەنێک بڕوە کە وەزیری دارایی لێوەی نزیکەوە بەڕاستیدا ئەم ترسە هەیە بەڕاستیدا ناکرێت بە شێوەیەکی یەکسانی و دادپەروەرانە پارەکە دابەش بکرێت. یا تۆ ئەندامی پەرلەمانی عێراقی تو هەرێمی کوردستانیش هەرێمێکی سەر بە عێراقی فیدراڵە ئەی نیگەرانی ئەوە نیت کە هەرێمی کوردستان بێبەش کراوە؟ بەدڵنیاییەوە ئەمڕۆ هەرێمی کوردستان بەشێکی دانەبراوی عێراقە و پێویستە لەسەر عێراق پابەندبوونی خۆی هەبێ بامان شێوە هەرێمی کوردستان وەروە وەرەکو یاسای نەوت و گازی تایبەت بە هەرێمی کوردستانی کە دادگای فیدراڵی بڕیاری لەبارەوەدا چون کێشەی دەستوری تێدایە پێویستە نەوت لە ڕێگای حکوومەتی فیدراڵیەوە بفرۆشێ لە ڕێگای کۆمپانیای سۆمۆ بێت و هەرێمی کوردستان دەبێ کۆتایی بەم شتومڕا بهێندرێت بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی ناوەندی یاسای نەوت و گاز دەربکات و ئەو کێشە گرفتانە و مشتومڕانە چارەسەر بکەن و نزیکەی 17 ساڵە زیاتر بەردەوامە دەبێت کۆتایی پێبێت. ئامادەن دەنگ بن پرۆژە یاسایە بن کاڵم سبەینە یعنی لەم هەفتەیەک دە ڕۆژی تر
بە دڵنیاییەوە نەخێر بە دڵنیاییەوە دەنگ بەم پرۆژەیە ناگەر ئەگەر ئەندامی فراکسیۆنە کوردیەکان بوویتە دەنگت پێدەدا؟ بە دڵنیاییەوە نەخێر من قسەی زۆرم کردووە لەگەڵ برایانی کورد بە سونە بەبێ لە بەرچاوگرتنی پێکاتەکان و ئاڕاستەی سیاسیەوە و بەڕاستی ئەوان زۆر ڕەخنە و تێبینیان لەسەر پرۆژەکە هەیە ئەوەی کە لەگەڵ تۆ ببوورە پرسیارەکەم بەباشی کوردیەکان دەنگی پێدەدەن یان نەخێر دژین لەبەرەوەی کە بە قەولی ئێوە گەندەڵی دروستەکە جگە لەوەش کە بەشی کوردی تێدانە چیت بیستۆ لیان بە پێی مەزەندەی خۆم دەنگ نادەن بە یاساکە بە پێی مەزەندە و شیمانەی خۆم کە بە پێی ئەوەی کە من وەکو ئەندامانی پەرلەمان وەکو تاک نەگوەکو لایەنی سیاسی گوێبیستیان بوومە زۆرینەیان بڕگە و مادەکانی ئەو یاسایە ڕەت دەکەنەوە پرۆژەیە چونکە هەر پێویستی پێنیە لەگەڵ ئەوەیشدا کۆمەڵێک کەم و کوڕی لە بڕگە و مادەکانی پرۆژە یاساکەدا هەیە ئەگەر سبەینێ دەنگی پێویستی هێنا پێ دوایە دوا بە دوای دەنگ هێنانەکە هەڵوێستی دادگای باڵای فدراڵی چی بێت بەرامبەر بەمە؟ پێم وایە زۆر لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لێدوانیان داوە بە شێوکی ڕاستەوخۆ و ڕوون و ڕاشکاوانە ئەگەر هاتووە ئەم یاسایە پەسەند کرا ئەوە پەنا بۆ دادگای باڵای فیدراڵی دەدەن چونکە تانەی لێ دەدەن ئەمە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیرانە کە ڕێگایان پێ نادات پرۆژەی لەم شێوەیە پێشکەش بکەن هەروەکو دەزانن بەڕاستیدا ئەو بابەتە کاتەکەی کاتی ڕووی پرۆژەکەش تێبینی لەسەرە ئەگەر دەنگیش بێنێت سەبارەت بە ئێمە پرسیارەکە ڕوون نییە چونکە بەڕاستی ماوەیەک هەیە دیلەیەک هەیە لە گەیاندنی پرسیارەکە دەبی کە سکاڵا دەکەی بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە کێشەمان لەسەری هەیە لەسەر ئەسڵی پرۆژەکە ڕەوایەتی ئەو پرۆژەیە بۆچێ چۆن دەبێ حکوومەتی کار بەڕێکرد پرۆژە یاسا بنێرێتە پەرلەمان لەگەڵ ئەو کێشە و گرفتە لە بڕگە و مادەکان هەیە زۆر لە بەهەدەردانی مڵک و ماڵی گشتی هەیە کۆمەڵێک مادە هەیە کۆمەڵێک لێخۆشبوون هەیە مادەکە دەیبەخشێت ڕۆژگارێک چوارەم گەندەڵترین وڵاتی دنیا بوو ئێستا پێم وایە چۆتە حەفدام ئەمە عێراق دەهێنێتەوە خوارێ لە لیستی گەندەڵیدا ئەگەر تێپەڕێت دەرفەتێکی زۆری فەسادی دارایی دروست دەکاتەوە پێم وایە ئەم پرۆژە یاسایە یەکێکە لە فاکتەرە هاو یاریکەرەکان و چاودێری پەرلەمان کەم دەکات دەسەڵات دەدێتە وەزیری دارایی دەسەڵاتێکی زۆری پێدەدات بۆی کۆمەڵێک هەڵاوێردن و تایبەتمەندی بکە لە پرۆژەکان و پرۆژانەی کە پارەدارکردنی دەیانگرێتەوە هەروە بەخشینی باج و کۆمەڵێک هەڵاوێردکردنە بۆیە بەڕاستی ئێمە ترسمان هەیە لەوەی ئەو یاسایە ببێتە فاکتەرێک و هاریکەرێک بۆ بەهەدەردانی پارە و گەندەڵیش من زۆر سپاسە دەکەم پوختەی بۆ چوونەکانتم وەرگر بەڵام ئەگەر حەزی شەکەی ڕای جەنابی دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق بزانی لەگەڵ دکتۆر فەرهاد عەلادین سەرۆکی ئەنجومەنی ڕایشکاری عێراق لەگەڵ دکتۆر شەتا لەگەڵم بمێنەرەوە ئەگەر ئیشت هەیە گەورەت کردین ئەتوانی بڕۆی بەڵام ئەگەر کۆمنتی تریشت هەیە من لە خزمەت تامۆکو ڕوودا و گوێ لە بۆچوونەکانت بگرین ببووران من بەڕاشکاوانە سەرەتای بابەتەکە من گوێم لە بیر و بۆچوونی دۆست و میوان و هاوڕێکان نەبوو لە بەرنامەکە نەمزانیوە باسی چتان کردوەکو تۆ هەمویان ئەترسن و دژن داواشەکەن فراکسیۆنە کوردیەکان دەنگ نەدات
بەیەکەوە قسەتان نەکردەوە خۆ پێشتر دکتۆر. مەبەست میوانەکان ئەوانەی لەگەڵ تۆن؟ بەڵێ میوانەکانی ئێرەم بۆ چوونەکانتان نزیکە لێرە لەیەکەوە. بەڵێ ئێمە سەبارەت بە خۆمان بەڕاستی وەکو خۆمان ئێمە داوا لە هەموو فراکسیۆنە نیشتیمانیەکان دەکەین، داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەکەن ئەوانەی ڕژدن لەسەر بڵکوماڵی گشتی و دارایی گشتی و دەستور و یاساکار پێکراوەکان بە دەبێت دیدگای خۆیان بخەنە ڕوو و نابێ بترسن سەبارەت بەو بابەتە بە دوود چکە ئەوە ئەمانەتێکە دەبێ هەمووان ئەم ئەمانەتە لە ئەستۆ بگرن. ئێمە وەکو پەرلەمانتاران نوێنەری ئەو خەڵکەین بە شێوەیەکی بنەڕەتی و سەرەکەی هەندێک بەرپرسان یاخود مامۆستایانی زانکۆ و تەکنیکاریش بیربۆچیان هەیە دەڵێن نابێ بە سەروەت و سامانی مڵک و ماڵی گشتی بەهدەر بچێت و ئەمە پارە و پوڵی کەسێکی لایەنێکی دیاریکراو نییە، دەسەڵاتی لایەنێکی دیاریکراو نییە. هەندێک هەیە دەوێت سوودی وەربگرێت و مڵک و ماڵی گشتی بەهدەر بێت و دانیشتنی دووەم کە گفتوگۆ کرا سەبارەت بە خوێندنەوەی دووەم و دیدگا و توێبینیەکانی لیژنەی دارایی بەڕاستیدا کۆمەڵێک بیر و بۆچوون خرا ڕوو و هەموو ئەو کەسانە ڕەخنیان لە ئەسڵی یاساکە و بڕگە و مادەکانی گرت و بۆیە پێویستە حکوومەتی یەکەم و ئەنجومەنی نێران و هەموو خێرمەندان دەبێ هەڵوێستێکی ڕوونیان هەبێت سەبارەت بە بەوەی کە نابێ ئەو یاسایە تێپەڕێنرێت و مڵک و ماڵ و پارەی گشتی بەهەدەر بدرێت و چونکە زیان بە ئایندەی وڵات دەگەێنێت. دەستخۆش مامۆستا سڵاو ڕێزم هەیە بۆ تەتاوەکو بەسڕە بینەرانی بەڕێز دیارە داوای لێبوردن لە جەنابی دکتۆرە شەتاکەم ڕاوشکاری پەرلەمانی کوردستان وەروە پرۆفیسۆری یاردەدەر لە سیاسەتی ئابووری دیارە لە بەرنمەکانی پێشوما باسی ئەزمموی کۆریای بۆ کردنوتی خەریکی نووسینی کتێبێکم دیارە ئەمە کتێبی تازەی جەنابی دکتۆرە موعجزەی کۆریای باشوور بۆ هەموو ئەوانەی کە حەز لە خوێندنەوەی هەم بابەتەکانی هەموو مەسەلە ئابوووریەکانەکەن ئەو زۆر جار ئەو وڵاتانەی کە بە نەهامەتیان ڕۆشتون و ئێستا گەشە بەشن بە نمونە لە بەرنمەکانما باسیەکە بۆ ئەوەی کە هەم حکوومەتەکە سوودی لێ ببینە هەم ئابووری ناسان هەم پەرلەمان. اینجا دوای ئەم ناوبڕە بە داوای لێبوردنەوە اینجا گوێیەکی باش لە جەنابی دکتۆرە گرم لەسەر پرۆژە یاساکە هەروە حەزی شەکەمەڵایی کورتێکی کتێبەکە بۆ ئێوەش باسی بکات ئەگەڕێمەوە. جارێک تر سڵاوتان لەبێت. پرۆژە یاسای پاڵپشتی بە پەلەی ئاسایشی خۆراک 4 میوانم هەیە هەمویان ئەڵێن ئەمە ناوی پرۆژە یاسای بە پەلەی پاڵپشتی ئاسایشی خۆراکە لە جەوهەردا بە پێی قسەکانی ئەمان نامەوێت تەفسیری بکەم بەڵام ئەوە دەگرێتەوە کە ئەمە پرۆژە یاسای بە پەلە فریاکەوتنی هەندێک جیهەتە بۆی شتێ پارەیان دەست بکەوێ بە ناوی پرۆژە یاساوە 35 تریلیۆن دینار ئەیانوێ بینێرنە پەرلەمان و لەم دەمەی حکوومەتی کاربڕێکردندا کە سەلاحەتی ئەوەی نییە دەرفەتێک دروست بکەن بۆ گەندەڵی هەر ئەمان وا ناڵێن. زۆر ئەندام پەرلەمانی بەناوبانگی تر لە فراکسیۆنە عێراقیەکانی تریژ وا دەڵێن و میوانەکانم ئەڵێن پێویستە یەکێتی و پارتی بە پەلە وەخۆکەون فریابکەون و دەنگ بەمە نەدەن لەسەر هەر شتێک ناکۆکن ئەمە دروستکردنی وشیاری ساختەیە لای خەڵک ئەمە کوردی لێ بێبەش کراوە ئەمە یەک لەسەر 5 بودجەی عێراقا ئیتر کورد بە ناوی نەفەقاتی سیادی و حاکیمە و یەک دنیا شتی مەعاشی حەشدی شەعبی و لی ببرێ و لەم لاشەوە 35 تریلیۆنی تر ئەی چی بۆ کورد دەمێنێتەوە. دیارە کەم نینەوانش کە لە فەیسبوک منەمێ بە ڕاستگۆیی پێتان بڵێم حکوومەتی کوردستان هەقا ئەم شتانە بە هەند وەربگرێ خەڵکێکی شەڵەن خۆ مەعاشەکەمان هەر نایەنێ اینجا لەو لا ببرێ و یا لێرە ببرێ فەرقی چییە؟
اینجا ئەمە ئەم بۆچوونەش هەیە زۆر مشکلێ لەسەر ئاستی میلی ئاوا خەڵک بێمەتمانە ببێ هیوادارم دراسەی ئەم شتە بکرێ و بە تێپەڕ سیر نەکرێ بەڵێ جەنابی دکتۆر ڕووماڵێکی خێران بەرێ لەسەر ئەم پرسە. زۆر سپاس کاکرنس بۆ میوانداریەکەت و بۆ ناساندنی کتێبەکەش پیرۆزە کتێبەکە زۆر سپاس دەکەم سەلامەت بێ. طبعاً ئەو پرۆژه یاسایەتی لەسەر هیچ نییە ئێستا بە خێرایی هەندێک ئاماژت ینی ئاماژە پێ دەکەم ساڵی 2023 تاکو ئێستا یان لە دوای ڕوخانی ڕژێمی باس زیاتر لە 1 تریلیۆن و 370 میلیارد دلار بودجێ عێراق بووە جگە لە موچە خۆرانی عێراق کە درایە 15 بودجە دیار بۆ 185 هەر دیار نییە هەر کەس نازانێت چۆن خەرج هەر دیار نییە خەڵک وەسلی دێنەوە هەر وەسلیشینێ ئەسڵ و ساسی نییە. طبعا ئەو حسایەتی خۆیانە بڵایان کردووی خۆم نییە لە ساڵی 2023 بودجێ عێراق بریتیە بووە لە 14 میلیارد دلار لە 2004 بوویتە 18 میلیارد دلار لە 2005 بوویتە 26 میلیارد دلار لە 2006 بوویتە 34 میلیارد دلار لە 2007 بوویتە 42 میلیارد دلار لە 2008 بوویتە 70 میلیارد دلار لە 2009 بوویتە 74 میلیارد دلار لە 2010 75 میلیارد دلار لە 2011 84 میلیارد دلار 2012 101 میلیارد دلار 13 120 میلیارد دلار 14 بوویتە 150 میلیارد دلار دواتر کەم کاتەوە بوویتە 105 میلیارد دلار 2016 بوویتە 94 میلیارد دلار 17 66 میلیارد دلار 18 88 میلیارد دلار 19 بوویتەوە 111 میلیارد دلار 2020 بودجێنە بۆ 2021 103 میلیارد دلار بووە یعنی لە 1 تریلیۆن و 370 میلیارد دلار ئیبراتۆرێتەش پێ دروست دەکرێت لە عێراق کەچی ڕێژەیە هەژار پێشدا بزاندنی نرخی دیناری عێراقی هەرچەندە حسایەتی ڕسمیمان نییە بەڵام حسایەتی ناڕسمی 137 تا 130 تا 140 عێراق لەژێر هێڵی هەژاری بووە لە دوای ئەو هەموو بڕەپارەی کە بەسەر عێراق داباریە و چەندیش داخلی بودجە نەکرایە ڕێژەی هەژاریەوە بەرز بوویتەوە لە 2020 کاتێک کۆڕۆنا بڵاو بوویەوە نرخی نەوت دابەزی عێراق پەنای بەردە بەرچێ دابەزاندنی ڕێژەی دیناری عێراقی بە ڕێژەی 123 بەرامبەر بە دۆلاری ئەمریکی یعنی هەڵاوسان بە 123 دابەزینی توانای کڕینی هاوڵاتیان و موچەخۆرانیش موچەخۆر بیان موچەخۆر نەبی کاریگەر لەسەر توانای کڕنی هەمویان هەبوو ڕێژەی هەژاری ئێستا بە حسایەتی ناڕسمی لە 150 زیاتر بووە. باش ئەم پرۆژە یاسایی ئێستا کە ئەم پارەیە دابین دەکا بۆ ئەم بوارانەی کە لە بڕگەکانی پرۆژە یاساکەدا هاتووە تەخمینی نرخی نەوتی کردووە بەم نرخە بەرزەی ئەمڕۆ ئەگەر سبینێ گۆڕانەکە پێچوانە بێتەوە بودجەی ساڵانی ئاینده تووشی عەجز ناکە لەوەدا کورد جارێکی تر زەرەرێکی تریش ناکە ئێستا ئەوچی عەرەب دەرە شەڕ البەلیەتی ما یضحک هەندێک ئاماژەی پێ بکەم طبعا ئەو پرۆژەیە بە تیرۆکێت لۆ بجێڕمەوە دوای ئەوەی 123 بای دیناریان دابەزاند و خەڵک ناڕەزایی دەربڕی ڕێژە هەژاری زیادی کرد هەڵاوسان زیاد کرد دوای قەیرانی ئۆکرانیا رووسیای بەسەردات و نرخی سوتەمەنی بەرز بۆ دیسان بۆ هۆکاری زیادبوونی هەڵاوسان وەزیر داراییان بان کردە پەرلەمان کە ئالەساس متمانەی لێ بستێنەوە ئەگەر ڕوون نەکاتەوە یان پابەر نەبێت بە بانکێشتی پەرلەمان تاوان بیانەکانی بڵاو کردەوە بیانەکان 42 سلایدا هیچی لەسەر هیچ نیست بیانەکان لە شوێنی خۆی نییە دەڵێمە دەمانزانی فەقیری هەیە هەژاریە بێکاریە حکومەتیی نەتوانی بیکاتن لە کەمکردنەوەی هەژاری بەڵام هیچ دەرفەتەکمان لە پێش نەبوو تەنها دابەزاندنی بەهای دینار بوو دەشمانزانی ئەوە قەیرانی هەژاری زیاتر دەکا بەڵام بڕیارماندا بوو کە قەرەبووی هەژارەکان بکەینەوە بە 6 تریلیۆن و نیو دیناری عێراقی لەوێن دەرکە هەندێک مناقەشەکرا لەناو پەرلەمانی عێراقی بڕیاریدا کە پرۆژە یاسایەک حازر بکات ئەوە چیرۆکی حازرکردنی ئەو پرۆژە یاسایە کە ناویان لێنا دعم الطارئ للأمن الغذائي والتنمية يعني تجي أمي هەر سەرپێیی بوو ئێستا ڕووی دەکەمەوە حەزم لێ نییە بەس برێم ئایان نا گەڕاوە لە خلالی چەند ڕۆژێک پرۆژێک حازر کرد کە 25 تریلیۆن دلار دینار لەگەر 10 تریلیۆن کەش کە بتوانانی قەرز بکاتن لە چەند دەردابین دەکا 25 تریلیۆنەکە لەو فەقرانە کە دەرێ زیاد دەکاتن بزانە ئەو تێک نەکردنەوەیە لە چێندەرە لە ساڵی ڕابردوو دەیانگۆ کورتێنان 30 تریلیۆن دیناروی لە بەروی پارە بەشمان ناکات لەو لاش دەرێن دەتوانین 25 تریلیۆن دلار فایز بجێڕنەوە کە تەخسیس کرا بەڵام خەرج نەکرایە ئەو چۆن تێک دەکاتەوە یعنی پرۆژە یاسای بودجەها پرۆژە یاسانی ئەسڵەن دابەشکردنی پارەیە بەسەر وەزارەتەکان و بەسەر بەرپرسەکانی کوتلەکان و خەرجکردنیتی زیاتر نیە وەکو تازە ئاماژەم پێکرد 1 تریلیۆن دلار خەرج کرا زیاتر هیچ شوێنی خۆشی نەگرتیە
لەبەرەوە ئەسڵەن دابینکردنی پارەکە شتێک ناکاتۆ لەسەر ئەو دیدڕۆیە کە حکوومەتی عراقی بۆ بەناوی پرۆژه یاسای کاغەزی چاکسازی سپی چاکسازی کە على ئەساس بتوانن پەرپێدانی ئابووری بکەن و ڕێژاژاری کەم بکەنەوە تا دوای ئەو قسە باوق و بریقانەی بەناوی پاڵپشتی ئەمنی غیداوی تەنمیە ئەسڵ و ساسی نییە تاوان ناونشانەکەی لەگەر ناوەڕۆکە هیچ شتێک ناکاتەوە تەنها لە 35 یەکەم کە تەرخان کرا بەشەچی تایبەتە بە پسولەی خۆراک ئەوش دەزانن کە یەک لە سەفقاتە هەرە گەورەکانی گەندەڵی لە عراقدا لە پسولەی خۆراک بوو ئەویت کەش علاقەی نە بە ئەمنی غیدایی هەیە نە بە هاوکاری هەژارانەیە و علاقی بارەی کوردستانشدا هەرم کوردستان بێگومان هەر خرايتە دەرەوەی بازنا لە کاتی ئامادەکردن پرسی پێ نەکرای لە کاتی جێبەجێکردنیش باشەڵێ وەزیرە کوردەکان گومانەکەمە ڕاگەان لەبێ ئیلای ئێوە پەرلەمان حاڵی چۆن ئاگای لێە ئەمە ئاگامان لێ ئەمە پەرلەمانی کوردستان تاوان پەرلەمانی عراق نینە ئەمن ڕۆژی یەکەم ئەوم خوێندی تۆ ڕای خۆشم دایتە سەروی خۆم کاریم کوردستان بێبەش دەکرێەوەش جێگرەوەی پرۆژه یاسای بودجەیە لە دوای مساڕەخکردنی لە ئەنجومەنی وەزیران باڵە هیچ وەڵامێکە دەستکە و پەرلەمانی خۆمان هەڵوێستی دەبێت ژی ئەمە دەبێت داوا لە فراکسیۆنەکانی ئەوێ دەکا کە هەڵوێستیان چ بێ پەرلەمانی کوردستانە بەڵام پەرلەمانی عراق پێویستە ئەم پەرلەمانی خۆمان هەڵوێستی دەبێت داواکاریەک لە فراکسیۆنە کوردستانیەکان بکات ڕازگۆ مەتاستان نەدرایتە بەرنامەکاری پەرلەمانی ناوخۆ کوردستانە تا قسەی لەسەر بکەی ئەوە دەهێنێ مۆزوعێکی ئەوەندە گەورە نییە کە پەرلەمانی خۆشمان قسێکی تێدا هەبێمان پێویستە وەزیرەکانمان لە عێراق لە ئەنجومەنی وەزیرانی عێراق هەم ئەندام پەرلەمانی هەم فراکسیۆنە کوردیەکان هەم پەرلەمانی کوردستان و هەم لایەنە سیاسەکان بە قەزەیەکی زۆر گەورەی دەبینی سەدەسەدەوە جێگرەوەی پرۆژه یاسای بودجەی ساڵی 2022 یان بێبەشکردنمان یعنی بێبەشکردمان لە ساڵی 2022 ئەگەر نەبیتە سنەتیش وەکو پێشتر ئاماژەی پێکرا هەر بەو شێوە ساڵین دواتریش بڕۆ وەکو تاز دکتۆر فازل ئاماژەی پێکرد قانونی قەرز لەسەرمان بۆ ماڵ و هەرێمی کوردستانیان لێ بێبەش کرد ئەوە شەگەر نەبیتە سنەتەکە و دواتر هەر بێکجاری نەخرینە دەرەوەی بازنە لە پرۆژه یاساکانی بودجە ئەسڵ ئەگەر هەر نەبیتە سنەت وەکو پێشتر ئەحمەد ڕوباعی ئاماژەی پێکرد کە ئەگەر هەر نەبیتە جێگرەوەی ببیتە سنەتەک لە جیاتەوەی پەرلەمان پرۆژه یاسای بودجە پەسەند کات و دای ڕێژ و تەوزیع بکە هەر حکومەت بخۆی هەموو شتەکان جێبەجێ ئەوەندەی کە عورفی یا ئەدا و کاری پەرلەمانی عراق دەناسیت ئەمە ئەبێ بە ئەمری واقع و دەڕوات یا نەخێر ئەگەر بژڕات هەر ڕێگری دێتە پێش و دادگای باڵای فیدراڵیش لەسەری دێتە دەنگ پێشتر ئاماژەم پێکرد لە بانکێشکردنی وەزارەتی وەزیری دارایی لۆ پەرلەمان و لەوێن دەر لێ پرسیینەوەی ئاماژەی بێ کە پرۆژه یاسایەک ئامادە دەکات دیارە پشتگیرێکی شەفەیان کردیە دواتر چۆ پرۆژەی ئامادە کردێ یان ڕێککەوتنەک هەیە لە ژێرەوە ئەو چەند پاڵپشتی دەکرێت چەند لایەن دەنجی پێداتن ئەوە نازانێتان نەگاتە پەرلەمان و لەوێ دەنجی لەسەر نەدرێتن بەڵام ئەوەی لە لای مە گرنگە ئەمە ناتوان ڕێگری بکەین لەو فەسادەی لە عراقی بە خۆشت ئاماژت پێکرد کە عراق لە هەرە وڵاتە گەندەڵەکانی جیان بووە لە چارەم بۆیان پێنجەم بۆیان دێم بۆیان دوازدەم بووە ناتوانین ڕێگری لەو گەندەڵی بکەین بەڵام دەتوانین فشار بکەین لەوەی مافەکانی خۆمان بەدەستبینە عەلەقل دەزانین لە 2014 موچەیرم یعنی تۆ دەڵی کورد دژی نەبێ بەڵکو داوای بەشی کوردستان بکات ئەگەر ڕێگای ڕاستت دەوێت دەبی دژی بین چونکە ئەگەر حکوومەت کاربڕێکەرە و مافیەوەی نیە یاسابنێر هەرەوەش بیان و ئێوەکە پرۆژه یاسای 2022 نانێرن پرۆژه یاسای بودجە چونکە پێشتر وەزیر دارایی عێراق ئاماژەی بۆ کرد پرۆژه یاسای بودجە ئامادەیە کە ناینێرن لەبەرەوەی کە ئەنجومەنی وەزیرانی حکوومەت ئێستا حکوومەتی کاربڕێکەرە باش ئەگەر حکوومەتی کاربڕێکەرە پرۆژه یاسا هەر ناوەچی لێدنێ هەر هەمان شتە لۆ پرۆژه یاسایەکە نانێری کە ئامادەی بودجە لەبەرچی بەدیلەکەی دەنێری کە دوور لە شەفافیت و قانونی ئیداری مالی عێراقش پک دەخا بە برگەی مادەی سێزدەمینی و لەمان کاتیشدا 6 برگەی جیاوازی لە ناوێک ڕقم حسابی کردەوە کە دکتۆر فازڵ محاسبە اختصاصی باشتر زانێکەوە ناکرێت لە ڕووی محاسبەوە بێ یەک پرۆژه یاسای بودجێ مصغەر بین لە ناوێک ڕقم حسابی جێگای بکەیەوە و لە خەرجکردنیشی گوتی دەتوانین مانگانە وەرزی ساڵانە خەرج بکەین یعنی بە کەیف خۆیان خەرج بکەن و وەزیری دارایی دەسەڵاتی دایتە خۆی لە 35 تریلیۆنە 5 تریلیۆن بەبێ گەڕانەوە لە ئەنجومەنی وەزیرانش خەرج بکە کە دەکات 3 ملیار و 300 میلیۆن دلار یعنی مانگان نزیکەی 9 میلیارد دلار وەزیر دارایی خەرجی دەکات بەبێ پرس بە کەس بکە بەبێ بگەڕێتەوە لە کەس باشە تەفسیرە هەڵدەگرێ و دەڵێ محافەزات
هەرێمی کوردستانیش بگرێتەوە محافظات دوو محافظەی بە سەریحی ئاماژە پێکردی کە نەجەف کەربەلایە ئەوش لە ڕاشانی سەرنجی کوتلە شیعیەکانە و بە زۆرینەی پەرلەمانتارەکان شیعانە لەوەی نەتوان ڕخنەی لێ بگرن ئەگەرنا هەرێمی کوردستان هەر بەتەواوی پەرێوزخرا و شیعەکان و خەڵکیش گلیان لەوەی هەیە محافظە هەژارەکان لەگەڵ دکتۆر کۆکی کە وتم پێ وایە شیعەکان کێ زۆرتر لەگەڵێتی یەکسەر وتی هاوپەیمانی سیانی تۆ پێ وایە وابێ یا ئەمە حکومێکی خێرایە چونکە هێشتا بۆ نمونە جۆمان لە ڕای ڕوونی لایەنەکانی تر نەبووە نازانم دکتۆر لەسەر چ ئاساسەکی ئەوە ئەمن ئەو قسەکەم دەنێ پێتان دەڵێم لەلانیە کە مووقیفی ڕسمی ناوی ئەو پەیمانەتەکەی ترم بیرچەوە ئیتاری تەنسیقی هیچ شتێکی ڕسمیم لە دەست نییە تا قسەی لەسەر بکەم بەڵام بێگومان وەکو پارتی کە بەشێکە لەو هاوپەیمانیە پێویستە پێداگیری بکات لەسەرەوەی ئەگەر نەڕوات زۆر باشترە پرۆژه یاسای 2022 بڕواتن ئەگەر هەر دەڕوا پشتێرم کوردستانی ئەخر هەست ناکەی دکتۆر بە لە بریدانان لەبەرەوەی لە یەک دوو قەزیا بۆ نمونە پارتی هاوپەیمانی بڵین سید مقتەدا سەدرە ئیترە ماکاتەوەی کە لە هەموو شتێکە هاوپەیمانە یعنی ئەم هێشتا بۆ نمونە کە پارتی خۆی ڕای فەرمی خۆی بەیان نەکردووە زوو نییە ئەمەی کە جەنابەت دەڵێی هاوپەیمانی سیانی لەگەڵم پرۆژه یاسادان هاوپەیمانی سیانی مسەیترە لەسەر پەرلەمان ڕیاسەی پەرلەمان کە ئەوانن ئەو پرۆژه یاسایە بە هەموو هێزەچێنەوە پاڵی پێوە دەنێن و دیفاعی لێ دەکەن چەند سێ لایەنن تیاری سەدرریە حلبوسی و تحالفی سیادەیە جێگرەکەی تریشان کە پارتیە نەبەز ئیجازەیەکم بەس لۆ ڕاستکردنەوەی ئەتو لە بدایەت قسەکە جوان هێنا گوت تحالفی سیانە بەس تحالفی ئینقاذی وەطن تحالفی سیانە نا سیانە ئینقاذ وەطن نییە ناچاوت لێبی بارتي لمسألة إنقاذ وطن داخلية لتحالف سياسي داخلية بس لتحالف إنقاذ وطن داخلي إنقاذ وطن فقط سيادة وتياري صدرنا أو بس له يعني بون من استكا بارتي ليرانيا أم حكمي أم توزع حكمك خراب ولا سروان لا أو قصدي لا قصدي دكتور خلاص ما بيدرو تحالف إنقاذ وطن تحالف هرسلا ينانيا وبفرميش راجعين راوا أو بيانك حسن الإداري خوين ديوا كاك فاصل ميراني لدستي راستي بو شون بشيغنيتي أو بداية تحالف ثلاثي إنقاذ وطن أخير إنقاذ وطن زرد أمريكا أو وين صد لسطة أم بابير من مسألة كتير أو كوا بارتي تاسا بفرمي هيتس نرازيبون نرازيبوني هالنبجاردو أجرتي دكتورة بيان صبري بلا سكانيا يترخو دكتور بيان صبري بخو تزاني فراكسيوني بارتي دزانم من نعلم سروكي فراكسيون خيديناك بلام او معناويني كتحالف كيان لبشتينيا شكون بيدلم مثلا بسيطرين نمونه كوميتي مالي بسريعتها بران رئيس كوميتي كان كردتش حسن الكعبي كتياري صدريه لا جروب كان اما كمناقشان دكين كاكي او قانون بودا كان شيء دفاعي لذاك او لا انا كدفاعي لذاك يعني بويا باسي وزير كانت كرد بو خو تزاني سرو كومار حميد استورا به سرو كومار لسر اما صليها الوستي تشي بكا تو با كارسات ناود بر لسر تاقسه كانت بالنسبة لسرك كومار إشي أو لاحقة سابقنية كم شركة أقربي باسي حماية دستور بكي وش موضوع شي زور دور دريجة برأيي من همو لاني كردي أقريتو بيتو باسي كرد كين همو سياسي كردي كان همو نوينراتي كردي كان إما مثلا مخومكو شخصك باسي وشتادكم أمن هاز دكم كغدرة شي قوري بويا مفروض غدرة قوري بس لكردستانية أو غدرة قوري لهمو عراقة چونكلو أو باريا هدري باري قشتية بو خلشي قشتي لەژێر ناونیشانێکی بەڕاق و ڕازاوە دەیانەوێت کۆمەڵێک شتی تر تێپەڕێنن زۆر وازەحە یعنی لۆیە من لێرە کە باسی دەکەم مەسەلەکە بۆ هەمووی بە هەموو لایەنەکە ئەتوو دەتەوێت کە لێرە باسی دەکەین کوردستانیش ڕەنگە زەرمەندێکی گەورەبی لەو بابەتە چونکە لۆ هەرهیچی بەرناکەین باش ئەگەر ئەم هەدرە گەورەیە دەنگی زۆری نەدێنە ئەمن قەناعەتم وایە ئەگەر بێت و دوو خوێندنەوەشیان بۆ کردیە ئەگەر لێبی ئێستا ئەو کۆنسەڵتەیشنەی ئێستاش دەیکەن کەەوە وەزیرەکان باگ دەکەن بەڕێی من ڕازاندنەوەیە دوای ئەوە بە سەریعی لە کاتەچی لە ناوەختێک لە ناکاوێک دەیخەنە دەنگدان و تێدەپەڕێنن مەسەڵەن مەرجە دەنگی زۆری نەبێنە دەیهێنی ئەگەر بێت و کورد ئێستاکە هەر هەموو کورد
دژی بوەستی لەگەر ئیتاری تەنسیقی بەڕێی من زەحمەت دەبێ ئەو کات بەڵام ئەمە تا ئێستا مووقفی ڕسمی لایەنە کوردیەکانمان نییە باشە یعنی تەنانەت مووقفی دکتۆرە ڤیان سەبریش کە ملاحەزاتی دەرخستووە مووقفی پارتی لەو لایەنەی بەیانێک دەرنەچوە لەلایەن پارتیەوە تا ئێستا بڵێ ئێمە دژ بە و قانونین یا داوای تەسبیتی ماو دەکەین ئەویش عینیشتە هیچ لایەنێکی کوردی بە ڕسمی مووقفی لەو قانونە بڵاو نەکردوتەوە ئێمە وەکو بابڕێن وەکو چاودێرەوە چییە بۆی ئەمە حەزەرە ترسە چاوەڕوانیە لە ترسی 200 ملیارەکەیە 200 ملیارەکە بە مهمترەزانن لەوەی کە شەڕ بکەن لەسەر 35 ملیار چییە تەفسیرت بۆی چی هەر هەموویتی هەر هەمووی باشە ینی هەموو ئەو لایەنانەی تایە کە باست کرد باشە دکتۆر نەرمین معروف پەرلەمانتار لە فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاو و ڕێزم بۆتەیە وەڵی ئەمەوێ بە ڕاشکاوی ڕای جەنابەت بزانم وەکو فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پرۆژە یاسایە ئەوە سەعات و نیوەکە میوانەکانم باسی مەترسیەکانی دەکەن باسی بەهەدەردانەکەن باسی دەرفەتێکەکەن بۆ دروستبوونی گەندەڵیەکی زۆر لە عێراقدا باسی ئەوە دەکەن ناونیشان و ناوەڕۆک فێڵی تێدا لە ڕای گشتی ئایا ڕای فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە چۆن بێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە کورد بێبەش کراوە هەرێمی کوردستان بێبەش کراوە بەڵێ کاگرانش سەرەتا سڵاو بۆ بەڕێست و میوانەکان و سەرجەم بینەرانی کەناڵی ڕوودا و دیارە ئەم بابەتە هەروەکو ئەو بەڕێزانە شرۆڤەیان کرد بابەتێکە کێشمێکێشێکی زۆری هەڵگرتووە بابەتێکی هەستیارە چ لە ڕەتکردنەوەی چ لە قوبوڵکردنی بەڕاستی بە پرسیارەتێکی گەورەیە بۆ هەر کەسێک کە ینی مافی قسەکردنی هەبێ یا بڕیاردانی هەبێ لەم بابەتە ئەگەرچی من نامەیە وەکو وتەبێژی فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان قسە بکەم چونکە بە دڵنیاییەوە فراکسیۆن وتەبێژی خۆی هەیە بەڵام وەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران و وەکو پسپۆرێکی بواری ئابووری بە دڵنیاییەوە هەر لە شوێنی خۆی لە کاتی گفتوگۆکردنی پرۆژە یاساکەیان من تێبینی خۆمم هەبوو و دڵنیاییەوە ئەو تێبینیانە بەشێکی ماخستە ڕۆ لێک دەرفەت هەبوو و لە شوێنی تریشە ئەو تێبینیانە ماخستۆتە ڕۆ بەڵام ینی بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا تەنانەت ینی دەنگمان نەداوە بۆ لیژنەی داراییەکەی کە ئەم ئەرکەی پێست پێدراوە تا لیژنەی دارایی نێو پەرلەمانی عێراق کە یەکەم لیژنە بوو پێکهێنرا و ئەمەش یەکەم پرۆژە یاسا بوو کە ڕوبەڕووی ئەوان کراوە بۆ گفتوگۆکردن لەبارەیەوە ئێمە خۆمان وەکو فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت من پێشنیاز بووکەوە پشمەنە ئەو لیژنەیەوە و هەروەها ڕابڵین نەبەشداریمان تیا کرد و نەدەنگیشمان پێدا بە دڵنیاییەوە ئێمەش هاوڕاین وەکو بەشێکی زۆر لەو بەڕێزانەی کە لەسەر ئەم بابەتە قسەیان کردووە کە ئەم یاسایە یاخود ئەم پرۆژە یاسایە سوودیتیانە بۆ هەرێمی کوردستان و باشە با تەجریدت بکەمەوە لە ئینتیمای سیاسی و لە پۆستی پەرلەمانتاریەکەشت گریمان هێشتا نەبووی باندامی پەرلەمان هەروەکو دکتۆر نەرمین معروفەکەی کە جاران دیدارم لەگەڵا سازە کردی دکتۆر نەرمین پرۆسەسێکی وا هاتۆتە پێشەوە پێشنیارەکەی کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕەوشە بکە بەڵێ کاگرانج دیارە خۆی وێرە ئەو سەرنجانی ئەو بەڕێزانەیان ینی هەندێک بە خاڵی ڕابڵین جەوهەری هەیە کاخبن هەڵە هەیە لەناو ئەم پرۆژە یاسایە ئەم یاسایە کە پێشکەش کراوە ئەرۆکو بەڕێزانش ئاماژەیان پێەیە لە دەسەڵاتی حکوومەتی تەصریف ئەعمالان نییە یعنی خۆ ئەگەر ئەم حکوومەتە دەسەڵاتی نابنی یاسای هەبێ بۆ پرۆژە یاسای بودجە نانێرێ یعنی ئەمە خۆی پرسیارێکی جەوهەریە لە کاتێکا کە ئەگەر باز لەوە بکەین ئێمە داهاتی فرۆشتنی نەوتی خاو لە عێراقا زیادی کردووە و مافی خەڵک و دانیشتوانی عێراق کە سوودمەند بن لەم زیادەیە یاخود لەم داهاتی کە بەهۆی بەرزبوونی سەری نەوتی خاو لە بازارەکانی جیهانا دروست بۆ بە تایبەتی لە بارودۆخێکی گوزەرانی خراپی وەکو ئێستایە ئەکرا ئەنجومەنی وەزیران داوای تعدیلی بودجەی 2021 بکردایواتە ئەوەی کە پێوترێ موازنەی تەکمیلی و ئەمەش ڕێگە پێدراو بوو وەک لەوەیکەوە پرۆژە یاسایەکی لەو شێوەیە پێشکەشکات جگە لەوە هەر خۆی بۆ خۆی ناونیشانی پرۆژە یاساکە ئەگە سەرنج بێ کۆمەڵێک چەمکی تایە کە ئەمانە شتی بە پەلە نین بەشتی بە کتوپڕ و بە پەلەپەل بنایەتە ینی بابڵێن بەدی نایە وەکو بابەتی ئاسایشی خۆراک ئەمە بابەت ئیستراتیجی ئەمە شتێک نییە بە کتوپڕی بۆ ساڵێک ئێمە دەستەبەریکەین ئەی دوای ئەوە دوای ساڵەکانی تر بە تایبەتی سەرچاوی سندوقەکە یاخود ئەو حسابە بانکیە کە ئەڵێ زیادەی داهات باشە ینی ئەگەر بێت و فەرەزان زیادەی داهات نەبێ واتە ئەمە بێ پشتکەینە مەسەلەی ئاسایشی خۆراک و گوێ پێنێ
یان بابەتی ئەوەی کەوا ئێمە بیبەستینەوە ئەم بابەتە بیبەستینەوە بە بابەتی قەرزکردنەوە ئاسایشی خۆراک ئەکرێ ببەسترێتەوە بە بابەتی قەرزکردنەوە ئەمە خۆر بۆ خۆی ئەر بخۆی وەکو لوغزێک وایە لە ناوەڕۆکی پرۆژەی یاساکەیە. باشە دکتۆر قسەیەکی جوانت کرد لە سەرەتای پەیڤەکانتە فەرمووت هەم قبولکردنی مەترسیدارە هەم ڕەتکردنەوەی مەترسیداریەکەی چییە قبولکردنەکەی مەترسیداریەکەی چییە بە چاویلکەی کورد ئەگەر سەیری بکەین. بەڵێ کاگرنج بە شێوەیەکی گشتی وەکو هاونیشتمانیانی عێراق وەکو کوردیش ئەگەر سەیری ئێمە بکەین ئەم بابەتە هەر خۆی وەکو تایتڵەکەی باز لەوەکە چۆن ئاسایشی خۆراک دەستەبەر بکرێت چۆن بەگژاچوونەوەی یاخود تەخفیفێک هەبێ بۆ مەسەلەی هەژاری ئەمە دوو بابەتی زۆر گرنگن لە ئێستای عێراقا بە تایبەتی لەگەڵ گۆڕانکاریەکان یا ئەو گۆڕانکارێنەی کە کرا لە سیاری ئاڵوگۆڕی دۆلار بەرامبەر بە دینار و دەرەنجام بۆتە هۆی بەرزبوونەوەی ئاستی گشتی نرخەکان یاخود ڕێژەی هەڵاوسان و لە پاڵیشا بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و بێکاری لە عێراقا کە بەداخەوە بەهۆی ئەو ناکۆچیانی کە لەسەر ئاسی جیهان و شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا ئەمەش فاکتەرێکی تر بووکەوە نرخی خۆراک لەسەر ئاسی جیهان زیاد بێ کە بۆ وڵاتێکی وەکو عێراق کە هاوردەکارێکی سەرەکی زۆربەی ئەو کەلوپەلی پێداویستیانەوە بە خۆراکیشەوە ئەمە بارگرانێکی گەوری خستە سەر ژیان و گوزەرانی هەموو تاجێت بە موچەخۆر و ئەوانەشی کە موچەخۆرنین بە تایبەتی ئەو توێژانەی کە داهاتێک و دەساتێکی سنوورداریانەیە لەبەرەوە مەسەلەی ڕەتکردنەوەی کۆی یاساکە ئێستا ئەمە خۆی بۆ خۆی ڕەنگە لای خەڵکی سادا لای خەڵکێک بە شێو لە شێوەکان بە ئومێد و ئەڕوانێت ئەم یاسایە ڕەنگە ڕەتکردنەوەی ئەمە بەرپرسیارەتێکی گەورە بێکەوە بڵێن ئێمە ئەکرا لە ڕێگەی ئەو یاسایەوە دەرچەیەک بێ بۆیتەوە لەم دۆخە سەختەی ژیان و گوزەرانمانە لە داهاتی عێراق بنمین لەبەر ڕەتکردنەوەکەی بەرپرسیارەتێکی گەورە لە هەمان کاتشا قبولکردنی یاساکە بەم ناوەڕۆکە و بەم پێکهاتەی ئێستای بەم تێکستانی کە تایە هاتووە ئەمەش خۆی بەڕاستیەوە چاپۆشیکردن لە مافی خەڵکی کوردستان کە ئێمە وەکو کورد بە هیچ شێوەیەک ئاماژەی پێنەکراوە مافەکانمان و لە هیچ شوێنێکی یاساکەیە وەکو هەرێمی کوردستان ناوی نەهاتووە جگە لەوەی کەوا ڕەنگە لە هەندێک لە بەرگەکانیان کە پەیوەندی هەبێ بە بابەتی کۆبوونی خۆراکەوە ئەکرێ هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق و لەبێت کە ئەم بابەتە بابەتی کۆبوونی عێراق کۆبوونی خۆراک پەیوەندی هەیە بە دەسەڵاتەکانی حکوومەتی فیدراڵەوە تا ڕادێک بە شێوەیەکی جوزئی شتێک بە هەرێمی کوردستان بگا بەڵام لە کۆی ئەو بڕەپارانەی کەوا بۆ ئەو پرۆژانە دیاری ئەکرێت و ناوی ئەو پارێزگانەی کە هاتووە یا خولانەی لە داهاتووە ئیضافە بکرێ ئەمانە ناوی هەرێمی کوردستانی بە هیچ شێوەیەکیانە هاتووە لەبەرەوە ئەمە ناکرێ ئێمە وەکو کورد قبولی ئەم پرۆژە یاسایە بکەین لەبەرەوە ئومێد دەکەم کە هەموو هێزە سیاسیەکان بە جیاوازی هەموو بۆچوونەکان و ڕەنگەکانەوانەیە لەوێ یەک ڕەنگ یەکدەنگ بتوانین داکۆچی بکەین لە مافەکانی خەڵکی کوردستان و ئەگەر بێت و پرۆژە یاساکە خواست و ویستی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانی تیاجێگە نەکرێتەوەوانێت دەنگی پێ نەدەین. باشە خۆ دەزانی ئێستا دوو پارتە سەرەکیەکە و حیزبەکانی کوردستانیش فراکسیۆنەکان بە ئامانجێکی هەرێکە و بە ئامانجێکی دیاریکرا و بەرژەوەندی حیزبی دابەش بوون بەسەر هاوپەیمانەتیە شیعەکاندا پێشبینی ئەکەی بەڕەغمی ئەوەی کە ئامانجی دیاریکراویان هەیە بەڵام لەمەدا کۆدەنگ بن و بێنە دەرەوە لەو هاوپەیمانەتیە پێناوی ئەم پرسەدا لە پێناوی حەسەی کووردا دوو شتی سەرەکی هەیە لێرانە بەڕاستی کە باشی کێنێکیانەوەیە بەداخەوە ئاراستەی بڕیاردان لە ناو ئەنجومەنی نێرانی عێراقا هەرچەندە هەر خۆشی پێشەی ڕەنگە تا ڕادێک هەروە بوو بێ بەپێی زۆرینەوە کەمینە شتەکان یەکلایی ئەکرێتەوانەیە ئەگەرچی تا ڕادێک ڕەنگە لە خولەکانی پێشوە تا ڕادێک یاخود لە سەرەتاکانی خولەکانی پەرلەمانی عێراقا مەسەلەی سازان و تەوافق تا ڕادێک کاریگەریکی باشی هەبوو بێ و بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان بەڵام ڕۆژ بە ڕۆژەوەی کە بێدی ئەکرێتکەوە زیاتر بەرەو ئەو ئاراستەیە ڕواکە بە زۆرینە و کەمینە ئەم بابەتانە یەکلا بکرێتەوە تەنانەت لە خوێندنەوەی یەکەمی لەو جەستەیەکەوە خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە یاسایە کراوتەڕاح کرا ینی کۆدەنگێکی زۆری وای لەگەڵان نەبوو ئەم بابەتە بەڵام بۆ شتێک پەسەند کراواتە دوو اختیار هەبوویەوە بگەڕێنێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران یاخود بڕوات و ئیشی لەسەر بکرێ بەڵام لەگەڵ ئەوەی کەوا ژمارێکی بەرچاویش لە ئەندام پەرلەمانەکان داوای ئەومان کرد ئەم یاسایە بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام وەکو شتێک پەسەند کراوە تێپەڕی ئەمە ئەوەی کە بۆنت کردبێت چوارچەوەی هاواهەنگیان هاوپەیمانی سیانی زیاتر پەرۆشی دەنگدان و تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایان بەپێ ئەو ئاماژانەیەکەوە بەدیە کرێوێنی بە چاوی خۆمانێ بینین ینی ئەوەی کە پێوترێ تەحالوفی سیانی بەڕاستی زیاتر
پشت بەڕێکردنی ئەم پرۆژە یاساوان لەبەرەوەی کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەر خۆی کە بابەتەکەی زیاتر بە پلەی یەکەم جەماعەتی مقتەدا سەدر و حەلبوسی خۆی گومانی تیانە بابەتی بانگێشتکردنی وەزیری دارایی بۆ نێو پەرلەمان و بابەتی جوڵاندنی گۆڕانکاری یاخود هەوڵدان بۆ دووبارە دەستکاریکردنەوەی نرخی ئاڵوگۆڕی دینار بەرامبەر بە دۆلار و بە پاساوی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و زیادبوونی ڕێژەی هەژاری ئەمە لەلایەن کوتلەی سەدریەوانەیە با بڵێن کاری بۆ کرا و بە تایبەتی ئەم بابەتە بەشێک بوو لە بانگەشەی هەڵبژاردنەکانیان لە هەڵبژاردنەکانی دەی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە لەبەرەوە وەکو وەفایەک بۆ ئەو جەماوەرەی یاخود بۆ ئەو خەڵکانی کەوا دەنگیان پیاوەنووسیان ئەم بابەتە ئیسارە بکەن و ئەمە وای کردەوە وەزیری دارایی بانگەشتن بۆ نێو پەرلەمان و لە کۆی ئەو پرسیار و سەرنجانەی کە ئاڕاستەی بەڕێز وەزیری دارایی کرا ئەویش بەڵێنەوەی کەوا پرۆژە یاسایەک یاخود بابەتێک پێشکەش بکات بۆ دەرچەیەک وەکو چارەسەرێکی کاتی بۆ ئەو دۆخی قەیرانە ئابووری کەوا ڕوبەڕووی زیاتر خەڵکی هەژار و کەم دەرامەت بۆتەوە و سەرنجام کەواتە پێشبینیەکەی یەکێتی و پارتی لەم پرسەدا کۆدەنگ بن چونکە ئەمانیش بۆ خۆتەزانی ئەگەر لایانی سەدر بەرپرسیارەتیان هەیە بەرامبەر بە دەنگدەرانیان یەکێتی و پارتیش هەردووکیان بەرپرسیارەتیان هەیە بەرامبەر بە گەڕانەوەی ئێستحقاقاتی کورد لەبەرەوە پێشبینیەکەی یەکێتی و پارتی لەم مەسەلەیە کۆدەنگ بن سبەینە لەگەڵ لایەنە کوردستانیەکانی تر جگە لە پارتی یەکێتی من ئومێد دەکەم کەوا حزبە سیاسیەکان لەوێ ئێمە دوجار ئێمە نوێنەری خەڵکی کوردستانین و بۆیە لەوێن بۆی کە داخۆکی بکەین لە مافەکان و شایستەدارەکانی خەڵکی کوردستان لەبەرەوە ئومێد دەکەم هەموو پارتە سیاسیەکان بە جیاوازی بیر و بۆچوونەکانیانەوەی نوێ یەکگرت و کۆماڵ بتوانین چونکە دوجار ئێمە سەربەخۆکانمان یەک هەڵوێست نەبین بەڵنیایەوە هەرچەندە ئێمە ژمارەمان بەراورد بە پێکهاتەکانی تری ناو پەرلەمان ژمارەمان زۆر نییە لە هەموو حاڵەتێکان ڕێژەمان ناگاتە لە 120 کۆی ئەندا پەرلەمانەکان خۆ ئەگەر بێت و لە ناوخۆشمانە کۆک و تەباو یەکدەنگ نەبین ناتوانین سەرنج و تێبینەکانی خۆمان جێگیر بکەین لەبەرەوە ئومێد دەکەم هەر هەمومان بتوانین پێکەوە هەڵوێست بووین لەسەر ئەم بابەتە یا ئەوە تا بتوانین بە هەمومان سەرنج و تێبینەکانی خۆمان ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە جێگیری بکەین لەناو ئەم پرۆژە یاسایە ئەوەیەوە ئەو کۆڵە ئەضعاف الئیمان ئێمە بتوانین بەشدار بین لەگەڵ ئەو لایەنانەی کەوا ئەم پرۆژە یاسایە ڕەتەکەنەوە. دکتۆر نەرمین معروف پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس کە لەگەڵم بووی سپاس بۆ شرۆڤەکانی بەڕێستان شەوێکی شاد و کامەرانتان هەبێ. جەنابی دکتۆر زۆر دکتۆر ئەرشەد باسی ئەوەی کرد کە مەسەلەی ڕەنگە ببێ بە عورفێک و ڕەنگە بێ بە بەدیلی بودجە و دوای دەستکاریەک بکرێ کلکوگوێیەک بکرێ و شتانە بەڕاستی شتێک هەیە وەکو جەنابی دکتۆر وەکو بریکاری پێشی وەزارەتی دارایی عێراق وەکو خەمخۆرێکی کورد ئەم 200 ملیارە کە ئێستا لە سەرزاری هەمومانە ئەمە بە ئەڵتەرنەتیڤی بودجەی یا بەشە بودجەی هەرێمی کوردستان نەزانیت؟ ئەگەر وەخت هەبی حقیقەتەن لەوەی شەرحی بکەم چونکە زۆر جار ئەو مۆزوعم شەرح کردیەوە پێویست دەکات سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ئاگادار بی لەو مۆزوعە. لە ساڵی ئێمە تەوان تا ساڵی 2017 ینی بودجەی ساڵی 2017 ئەگەر تەماشای بکەی حسەی هەرێمی کوردستان 17% و مستحقاتی شەریکاتی نەوتی هەرێمی کوردستان بێزگە لە بودجەی هەرێمی کوردستان بەجودا دیاری کرایە و حسەی هەرێمی کوردستان لە بودجەی حاکیمە دیاری کرایە و هەمووشی ساڵانی پێشووتر کە ئیتیفاق هەبووە هاتیە. بەڵام بەداخەوە لە ساڵی 2018 بودجەکە گۆڕا بە شکلێک کە کەسی کورد لە بەغدا نەما بەو شکلە ینی و ئێمەش لە وەزارەتی دارایی نەماین نە کاکوشار و نە من جێیەکە وای لێ هات کە دکتۆر عەبادی خۆی وەز ببیتە وەزیری دارایی و خۆشی بودجەیەکی دانا بەو شکلی کە هەبوو مەجموعەیەک زۆڵم لە هەرێمی کوردستان کرا لە پێش هەمووشیانەوە نسبەکە بووە 12.67 کە زەربەیەکی زۆر بە حدودی 3 تا 4 تریلیۆن زەربە بە هەرێمی کوردستان کەوت فقط لەو نسبەیە. ئەنجا لە ساڵی 2019 کە حکوومەت گۆڕا دکتۆر عادل عەبدولمەهدی هات و ئێمە وەزیری داراییش کورد بوو بحقیقت زۆر قسە لەسەر مەسەلەی بودجە کرا چونکە حکوومەتی پێشتر بودجەی ناردبووە پەرلەمان. ئەمن خۆم نامەیەکم لۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نارد کە ئەو کات کاک نێچیروان بارزانی بوو نامەیەکی ینی تەلەفۆنیم لۆی نارد نەکەوە
وتم حقا لسر أو موضوعة دابنيشين بيك وقفت جوب كين لو يبزاني نسيب كين وفعلا بناء لسر أو نامي من جنابيان توجيهي كاكريباز أو كاتوزيري دارايبو توجيهي كردبو همومان بيك ودانيشين لوزارة داراي وزور خلق بانكرابو مناقشة شي زور بانكر لسر أو موضوعة مناقشة بدو اتجاه رويشت اتجاهي إما لسر أو بو إما مادام رئيس وزراء دۆستمانە مادام وەزیری داراییش کوردە کەواتە پێویست بەوە دەکا کە بودجەکە لە ئەسڵەوە چاکەینەوە تەماشای لۆ ئەوەی وەکو کاکە دکتۆریش باسی کرد نەبیتە قاعیدە ئەوەی 2010 ئیتر ببیتە قاعیدە و دەبی لەسەری بڕۆین بە ئەو قاعیدەیە لۆ ساڵێک ڕۆیشتە قاعیدەکە بگۆڕین بیگەڕینەوە سەر ساڵانی پێشووتر وفعلا مجموعەیەک باس و ئەوەمان لەسەری کرد ئەوە بووە مقتەرەحەک برادێکی تر لەوێ مقتەرەحێکی تریدا وتی نا با بودجە نەگۆڕێت بەڵکو ئێمە لە مادەی 11 شتێک زیاد بکەین موچەی هەرێمی کوردستان بدرێت ینی بەو شکلەیە کە تەواو بووین دوو مقتەرەحەکە من طبعا دواتر ڕۆژی دواتر کەینایان تەوقیعی بکەم تەوقیعم نەکرد تەلەفۆنی وەزیری داراییم کرد وتم کاکە من لەسەر مقتەرەحی دووەم رازی نیم وتی ئێمەش رازی نین کاک نەچیروانیش رازی نەبووە تەواو ینی تەمشەی بکەن بەڵام بەداخەوە کە ڕۆیشتنە بەغدا مقتەرەحی دووەم ڕۆیشت ئەوە یەکەمین ماڵوێرانی کورد بوو لەوێ دەستی پێ کرد و ئەوە بۆ قاعیدە لۆمان ئەگەر تەماشای بکەین ئەگەر نەکبەتی نەبێت 200 ملیار مستحقاتی کورد نییە نانا ئەنجا دێمە سەری ئێستا تەماشایکە ئەوان گوتیان نەخێر ئێمە بەو ئیتیجاه دەڕۆین بەو ئیتیجاه ڕۆیشتن لە جیاتی ئەوەی بودجە ڕاستکەنەوە لۆی نەبیتە قاعیدە ئەو غەڵەتانە بەداخەوە بودجەیان ڕاست نەکردەوە ئەو مادەیان دەستکاری کرد ئەو مادە کە دەستکاری کرا وتیان حسەی هەرێمی کوردستان 453 ملیار دەبی مانگانە لە مەودوا دێتە کوردستان بەبێ ئەوەی هەرێمی کوردستان نەوت تەسلیم بکە ئەو کات پێیانم گوت ڕاست نییە ئەو قسەیە ومن لە تەلەڤیزیۆن دەرچووم و ئەندامانی پەرلەمان هەموویان دژی منیش قسەیان کرد وتم ڕاست نییە چونکە حسەی هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو قانونە 300 و نزیکی 380 ملیارە 453یەکەیان تەمشێ کرد ساڵێک دایان ساڵی دووەم 2020 بودجە نەبوو کە بودجە نەبوو دەبێت و لەسەر ئەساسی بودجەی ساڵی پێشووتر سەرفی بکەی بە گوێرەی قانونی ئیداری مالی مادەی 13 ینی کەواتە دەبێت 453یەکە بێ بەڵام 453یەکە تەگەرەی تێکەوت لۆ چونکە شکایەت کراوتیان ئەوە ڕاست نییە ئەوە لە ساڵی 2020 سێ مانگ 453یان نرد مانگی پاشتر 400یان نرد سێ مانگ ڕایان گرت دوو مانگ 320یان نرد دوو مانگی تر ڕایان گرت دوو بەرامبەری ئەو هەڵەی کە کرابوو لە بودجەی 2019 لە هەرێمی کوردستانیان بڕی یعنی بێزگە لە ئەوەی کە چەندە دەبی حەق خۆیانە لێت ببڕن دوو بەقەدەرەوە لێیان بڕی تەبەن ئێستا من ئەوەکانم ڕقەمەکانم لا نییە بەڵام حسابم کردیە هەیە ئەنجا ئەوە مشکلەی لۆمان دروست کرد لە 2021 چوینەوە هەمان یەخەی بڕگەی 11مان گرت مادەی 11 عفوەن کە چوینەوێ دیسان مادەی 11 بەداخەوە بووە کاریسە لۆ هەرێمی کوردستان یعنی حەقیقەتەن بووە کاریسە و زۆریش داوامان کرد کوڕە نەیکەن وتیان نەخێر ئەوە ئینتیسارێکی گەورەیە کردمان ئینتیساری گەورەی چیت کردێ کاکە وەڵا ئەوەی هەرێمی کوردستان ینی حسەی هەرێمی کوردستان بدرێت دوایی لێبڕینی ئەو شتانەی کە مەسەلەن ئەگەر نەوتی تەسلیم نەکرد 250,000 بەرمیلەکە بەڵام بە نرخی سۆمۆ تەماشەیکە یعنی ئەوە چ زەربەیەکی گەورەیە ئەمن بەرمیلی نەوت ممکنە بە $50 بفرۆشم سۆمۆ ممکنە بە $60 بیفرۆشیت ئەوان بە نرخی سۆمۆ لە منیانەوێت لێمە بڕن مەجموعەیەک سێ خاڵی تریش بوو کە ئەو کات باسمان کرد کە لێکیان داوە تەماشای ئەگەر ئەتوو نەوت تەسلیم نەکەی و ئەو ئەت لێنەکە لە حدودی 200 ملیارێکت لۆ دەمێنیتەوە سیرکە بەڵام ئەو 200 ملیارە مرتەبیتە بە نرخی نەوت چەند نرخی نەوت بەرز بیتەوە 200 ملیارە کەم دەبیت چەند نەوت بێتە خوارێ ئەو 200 ملیارە زیاد دەبیت لۆ چونکە 250,000ەکەی کە لێت دەبڕن بە نرخی سۆمۆ ئەوە مشکلەکە لێرەیە شەش مانگی یەکەم بەداخەوە ڕێک نەکەوتن هەرێمی کوردستان و بەغدا ڕێک نەکەوتن لەسەر قانونی بودجەی 2021 کە ڕێک نەکەوتن لە مەجلیسی وزەرا لە مانگی 6 قەرارێک دەرچوو کە پێویست دەکات ئێمە سولفەیەک بدەینە هەرێمی کوردستان سیرکەوە ئەوە قەرارە ئەوە قانون نەبوو بەڵام قەرارەکەیان لەسەر ئەساسی ئەو تەقیمە کرد ئەو 200 ملیاری کە جەنابەت باس دەکەی کە چەند لۆ هەرێمی کوردستان دەبینیتەوە بە گوێرەی بڕگەی مادەی 11 قانونی موازنەی 2021 تەماشەی
فعلا لە حدودی 200 دەماوە. قەرارێکیان دەرکرد لە مەجلیسی وزەرا کە پێویست دەکات وەزارەتی دارایی بانگانە سولفەیەک بداتە هەرێمی کوردستان بە مەبلەغی 200 ملیار و اعتیبارەن لە یەکی یەکەوە قەرارەکە وایە سیرکە و اعتیبارەن لە یەکی 2021ەوە تا ئەو کاتەی هەردووکمان دەگەینە ڕێککەوتن لەسەر قانونی بودجە ینی هەولێر و بەغدا دەگەنە ڕێککەوتن لەسەر یاسای بودجە ئەو سولفەیە بدرێت کە چووە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی ئەترازی کرد لەناو مەجلیسی وزەرا وەزیری دارایی ئەترازی کرد اعتراضەکەی لەسەر ئەوە بوو کە پێویستە پێک بین ئەگەر پێکشنین ئۆکەی سولفە دەدەین بەڵام ئێمە سولفە بە ئەسەری ڕەجعی نادرێت تۆزانی دایمەن سولفە لە ئەوڕۆ دەدرێت لۆ داهاتوو سولفە ئەوەیە نەک بودجێ نەخێر سولفەیە هەتا ئێستاش سولفەیە ئەنجا لە کەی نێوەدایان لە یەکی هەفتەوە سیر کە لە یەکی یەک تەرفیزیان نەکرد لە یەکی هەفتەوە دایان و دواتریش مانگێکیان لێبڕی دوومانجیان لێبڕین ئەفوان لە ساڵی 2021 ئێمە 200 ملیاریمان وەرگرتێ لە 12 مانگ چاوت لێبی کاکەڕات کە چوینە ساڵی 2022 ئیتر وتیان نایدەین لەبەرەوەی ئیتر بودجە نییە و ئەو شتانە بەڵام دائیمەن مەسائلی سیاسیش زاروبار دەورە بینی ینی با بڵێن خزمێنە ئەو خزمێنە وای کرد کە لە ساڵی 2022 عفوان 2200 ئێستا سێ مانگ خزممان زۆر لە بەغا ئێستا هەردووکمان هەیە ناوەڵا خزمیشمان هەیە و بەڵام خزمەکانیشمان خزم نین نەیاریشمان هەیە و نەیارەکانیشمان نەیارن ها ینی ڕقەمی دقیقە لێ ناکەم وتت نەمهێناوە بەپێی ئەم شەرحەی کە کردت سپاس بۆم باگراوندە مێژویی بۆ گێڕاینەوە بەپێی خەمڵاندنت ئێستا بەغا چەنی کوردی لە بەپێی ئەم خەمڵان ڕقەمێکی نزیک ناتەماشەی ناڵێم بەغدا چەندی کوردی لایە بەغدا هیچی کوردی لا نییە بە قانون چونکە خۆمان غەڵەتمان کردیە خۆمان چوینە قانونەکەمان ئەگەر غەڵەتمان نەکردایە فەرقێکی یەکجار زۆرمان تقریبا ئەگەر بۆ نمونە ئەم غەڵەتەمان نەکردایە و ئەم برادری کە لەو مەجلیسە ئەم فەقڕەی پێشنیار نەکردایە و ئەوان ئەم فەقڕیان هەڵ نەگرتایەتەوە ئەگەر قانونی موازنە تعدیل بکرایە وەکو کە گوتمان تقریبا لە حدودی ساڵانە بە حدودی 4 تریلیۆن إلى 5 تریلیۆن فەرقی دەبوو پارە لۆمان دەهات زۆر سپاسە دەکەم با قسەی کۆتاییت لێوەربگرم پێشنیارت بۆ فراکسیۆنە کوردیەکان چییە ئێستا وەکو قسەی کۆتاییت قسەی کۆتایی فراکسیۆنە کوردیەکان تاوەکو ئەو لەحزەیەی ئاوا پەڕاگەندە بن ئاوا پەرتەواز بن لە بەغدا بەش ببن لە بەغدا هیچ سەنگەچیان نییە ئیلا لەو کاتێک کە هەمویان دەبنە یەک دەنگ کاتێک کە دێنێ کە بەرنمەیەکدا دەڕێژن بۆ ئەوەی دیفاع لە مافی کوردی بکەن ئەو کات دەتوانن مافی کوردی دابین بکەن غەیری ئەوە کە خورد کرانەوە زۆر زەحمەتە کۆی بتوانن هیچ بکەن ئەوە لەلایەکی تر ضرورە کورداتخوا بۆ من بڵێم سە فراکسیۆنەکان ئەمە یعنی تۆزێ هەمومان نەزانین فراکسیۆنەکان بە قسەی سەرۆکی حیزبەکانیان و هاوسەرۆک و ئەمیر و ئەمیندارەکانیانەکەن ئەوان چی بکەن لەم مەسەلێدا یعنی باشتەوە من قسەکانم بۆ ئەوانە زیاتر بۆ فراکسیۆن نییە چکە فراکسیۆن بەنسبە دوان ئەو ئەوامرانەی بۆیان دێتن بەڵام ئەسلی مۆزوع لێرە مەسلەی بەغدا دەبی بە شێوەیەکی سیستەماتیک ئێمە تەماشای بکەین نوێنەری کورد لە بەغدا پێویستی بە هەماهەنگی هەیە کاک دکتۆر گوتی لە هەشتی لە نۆی سێەوە ئەوان ئاگان لەو قانونە هەیە بەڵام ئێمە نەمان بیست کەوا کەسێک زەنگ لێ بدابرێ ئەو قانونە زۆر خەتەرەوە ئاگاتان لێبی بیخەنە ئەعلام بێن لە بەغدا کاری لەسەر بکەن بێن ئێمە ئاگادارکەنەوە بۆی ئیشی لەسەر بکرێ یعنی لێرە مەوزوعەکە پێویستی بە شێوەیەکی مؤسساتیان نەهێشت هەر هەندە فەقیر و هەژاریش استفای لە ناکەنەوە لە چێ لەمەی کە دەعمی تەمویلی باعی بکەن و هەندێک مادەی نەوانە مەزەلەکەوانە ئەتو ئەگەر دەتەوێت دەعمی فەقیر بکەیت بە نەسی سەریح وەرەبرێ ئەمن 10 تریلیۆن دینار تەرخان دەکەم بۆ دەعمی فەقیر بەڵێ کەس ڕێگەلەوە ناگرێت و دەعمی فەقیر بکەیت کەس تەنانەت ئەتو ئێستا حکوومەت پێویستی بە مەساریفە خوب ئێمە ئاگامان لێ حکوومەت وەزعی خراپە لەسەر مەسەلەی 1/12 و ئەو تهدیداتانەی لەسەرەتی چکە بوجە نیە بەڵام با حکوومەت بێ بە سڕیحی برێ کاکە من ئەو پارەیەم دەوێ و پەرلەمان بۆیە تەرخان بکە نەک بێن قانونێکدا ڕێژن و بیتاشن بۆ ئەوەی کەوا ئەو داتاشینە بۆ ئەوەی کارێکی تری پێ کەواتە بێدەنگ بن هەڵەی تریشی بەدوادادێ ئەمە خلاصەی قسەی کۆتایی جەناب دکتۆر
ئەو پێشەم شتێک پێچوانەی دووڕۆیای حکوومەتی کازمیە کە پێشتر ئاماژەم پێکرد کاغەزی سپی چاکسازی چکە ڕێگەدان بە قەرزی نوێ زۆر پێی نەکرا حکوومەتی کازمی پێشنیاری نەکردۆنی نردۆ بە پەر ئەگەر ڕاستیەکەی برێمەوە دووڕۆیای حکوومەت نییە تەنهای وەزیری دارای عراقام کاغەز سازیم دابزاندنی نرخی دینار هەم پرۆژه یاسایش هەمووی وەزیری دارایی لەم عێراقی کاریزماکاندا لەم عێراقی دسیژن میکەرەکانی سێبەر و بەرهەتاودا ئەم سۆپەرمانەیە معادلەکی ئالۆزە هەر بە تەنهای نایڕۆێنی بەڵام گەمەکەی فێر بووە دەزانی بیکاتن چکە لە مێژە لە ناو کابینەکانی حکوومەتی عراقیە دیدۆڕۆیایی ئەوە توانیت شی هەموو جارە پشتگیری ئەنجومەنی وەزیران بەدەستبینی پشتگیری پەرلەمانیش بەدەستبینی سەرڕەکە لە چێندەرە چۆن تەرتیبی دەکەەوە ناسمەنەوە تەفاسیلێ بەڵام دیدۆڕۆیەوە و هەری ئەویش عرابی بێبەشکردنی هەرێمی کوردستان لە پرۆژه یاسای بودجە و لە قەرز و لەو پرۆژه یاسای کەواتە ئەو بگرین هەموو کوتلەکانمان گرتووە ئەی بگرین حەلەی واگەوانە بینەرانی بەڕێز بەڕاستی دوێنێ ڕوودا و توێژینەوەیکی کردبوو بە دوواداچوون و ڕیسێرچێکی کردبوو بۆ بەرنامەکەم منیش لەسەر پێشنیاری بەشی پلان چوومە ناو بازار لەگەڵ دوو دکتۆر دوو پسپۆردا لەسەر وەزعی خۆراک بە تایبەتی شیر و زەیت و هەرچەند ڕەمەزانیشە بەڵام مەشروبیش بەڕاستی وەزعی کوردستان زۆر زۆر خراپە هەندێک دیمەنتان پیشانێم هەفتەی ئایندە بەرنمەیەکی گەورە و کراواکەم هەر پسپۆڕێکی خۆراک هەر کەسێک کە زانیاری لە ئەتوانێت بەشداری بەرنمەکە بکات پەیوەندی بک بە ڕووداوەیە ئێمە ئاگدار بکاتەوە ئێمە پەیوەندی پێواکەین هەندێک لەم دیمەنانە ببین و لێرەوە خواحافیستان بێ و انشاءالله چی باشە بۆ کورد و کوردستان و خەڵکی عراق سەبارەت بەم بابەتی سەرەکی بەرنمەکەم انشاءالله خوا ئەوە بک بە نسیب سەیری ئەم دیمەنانە بکەن بزان وەزعی شیر چەند خراپە ئەوە دکتۆرێکی خۆراکی مناڵانە ئەوی تریش ئەندازارێکی خۆراکە گوێ بگرن شیری ڕێکوپێک ئەبێت چۆن تەغزیەی مناڵەکە بکە بێت چی و چی تێدا بێت ساڵی یەکەمی تەمەەن ئێمە ئەتوانم بڵێم IQ زیرەکی و هەموو شتێکی مناڵە و تەمەنی بەرهەمێت ئەگەر تۆ ئەم سێ ساڵت لە دەستچوو بە هیچ شتێک تعویز ناکرێن ئەوە ناوی شیرەکان زۆر بۆ کە ئێمە ناتوانین ناوەکانیشیان لەبەرکەین و جا ئەوەی چیتیایە چیتیانە لە 42 کۆمپانیا شیرێنێت ئەم وڵاتە بینەرانی بەڕێز چواریان یعنی 38یان کەس نازانێ عنی هیچ مۆڵەتێکی وەزارەتی تەندروستیان نییە ئێستا دکتۆرمان هەیە ساڵانە دوو گەشتی بۆ کرێت لەسەر کۆمپانیەکانی شیر بۆ ئەوی کە شیر بۆ مناڵەکان بسن لەگەڵ ڕێزم بۆ دکتۆرە سیقەت بەس لە سەدا چەندی شیرەکان هەیە کە ئەو تەرکیبەی ئەو پێکاتەی هەیە کە جەنابی دکتۆر نیگا حەزەکە بە دڵ و بەگیان بینوسێ بۆ مناڵان وڵای ئەگەر قسەی دڵی خۆم کەم بەخوا بە هیچ هیچیان لەو کاتێ ڕاتەوە کارەبا و سەلاجە و هەموو شتێکە کوژێنێتەوە یعنی هیچ گەرم گەرمە بێگاتە 45 هەڵگرتن زۆر گرنگە زۆر زۆر گرنگە بازار شتی خراپی زۆر زۆر تێداخەوە 40 بە 60 بێ یان چۆنە وڵا بەڕێ من لەو دەورە 55 بە 50 بە 50 ئەو شەربەتە دەستکردانە کاگرانج کە لێسا لەوانەیە لە بازارەکانە سەری بۆ گیرابێ کاریگەری زۆر زۆر خراپیە سێ پێکاتی تیا کە هەرسێکیان بۆنە ڕەنگەکانی تیا وەکو باسم کرد لە سەرتاسەری جیهان لیژنەی زانستیە کە بڕیار لەسەر ئەو ڕەنگانەیە بەچی ڕۆژێک بکرێتە ناو هەر خۆراکێکەوە بەڵام لێرە بە عشوایە لە ڕێگەی سوراحی و لە ڕووی پەرداخەوە کرێتە ناوە کەمە بە دڵنیایەوە زۆر زۆر خراپە حاڵی مەشروب زۆر لە حاڵی خواردن خراپترە وەتیاکە لە بازارە لە دەوری $50 بوو ئەوەی ئەمان لە دەوری $35 فرۆش بەڵام ئەو بە پێ و دواتچوونەی من بۆم کرد 2 بۆ $3 ئەو مەشروبە لێرە دروستەکرا لێرە دروستەکرا لە ڕێگەی خۆراکەوە ئەتوانرێ جینەتیکی میلەتێک دەستکاری بکرێت ئەتوانرێ کڵۆڵ بکرێت بە دڵنیاییەوە ئێستا وای لێکراوە بەداخۆ لە هەرێمی کوردستان